بەڕێزان لارکیان سلااوان لەبێت ببوورە بە قسەش بوون هیوادارم هەمولایەکتان باش بن دیارە پرۆگرامەکەمان تایبەتە بە قسەکردن لەسەر هەنگوین. هەنگوین ینی زۆر بوارێکی گرنگە ئەکرێ لە ڕێگەی هەنگوینەوە جوڵەیەکی بازرگانی و ئابووری و هەلێکی کاری زۆر لە هەرێمی کوردستانە بڕەخسێنرێت بەڵام بەداخەوە ئەم بوارە زیندووە کە بەپێی قسەی ئەم ئەکادیمیانەی کە لێرن هەلو مەرج و سروشتی کوردستان زۆر لەبارە بۆ ئەوەی کە دەیان هەزار کەس تا 100,000 کەس لە هەرێمی کوردستان تەنیا بە بەخێوکردنی هەنگ و بەرەمێنانی هەنگوین بخەینە گەڕ. بەڵام بەداخەوە بەهۆی بێپلانی و بەهۆی فەرامۆشکردنی ئەم بوارە گرنگەوە ئەوشی کە هەمانە خەریکە لە ناو دەچێت. وڵات هەیە لەم دەوروبەرەی ئێمە بیابانە نەگوڵی هەیە نەگوڵزاری هەیە ئەوەی کە هەیبێ لە بیابانەکە تەنیا حشترخۆرەیە و دڕکە کە لە زلەکەی کە هەمووی دڕکە کەچی هەنگوین بۆ هەرێمی کوردستان ئەنێرێت. هەرچی شەکراوی وڵاتان هەیە لە ناو پاکەتی جوان و شوشەی جوان کە دیزاین کراوە هەمووی بە ناوی هەنگوینی ئەسڵیەوە ئیرا بە کورد و ساڵانە دەرخواردی ئێمەی ئەیەن. هەنگوینەکەی خۆشمان بێ پشت و پەنا بێ هاوکاری بێ دەستگیرۆیی خەریکە ئەم بوارە گرنگە لە ناوەچێ لە کاتێکە بوو ئێستا ئێمە چەندین پەیمانگا و سەنتەری ڕاهێنانی گەورەمان کردایەتەوە بۆ گەنجەکانی وڵات چونکە بە تێچوویەکی کەم و مەودایەکی کەم ئەتوانرێ بەرهەمێکی زۆر بەرهەم بهێنرێت. ئەوەی کە پسپۆڕان باسیەکەن هەنگوینی باش لە 5 یا کەمتر ئەبێ شەکری تێدا بێ بەڵام لە ناو بازاڕەکانی کوردستان هەر شەکراو هەیە هەر شەکراوی تەواو هەیە بەتەنێ بۆن لەگەڵ تامێکی هەنگوینی تێکرێ و ئەخرێتە ناو شوشەی جوانە و ئەیرێ بە خەڵک. اینجا من لە ماوەی ڕابردوودا زۆر شوشانگوینی ناو بازارم کۆ کردەوە بە پرۆگرامەکەتان بیرە تەسلیمی وەزارەتی کشتتوکاڵم کرد و بەرپرسیارمان کردن وەکو ڕوودا و بەرامبەر بە وەرگرتنەوەی وەڵامێک بۆ خەڵک. حەڤە جۆری جیاوازی هەنگوینمان پێشکەش بەم پیاوە بەڕێزە کرد کە ئەو کاتە جەنابی دکتۆر عارف شێروانی ببوورە جەنابی دکتۆر عەبدوڕەحیم عومەر پسپۆڕی بواری هەنگ و بەڕێوەبەری پێشووی کشتتوکاڵی هەولێر بووە و کاتە دیارە وەڵامەکەی دایەوە بە خەڵکی کوردستان و دەمە ئەمەش لە ڕوودا و بڵاومان کردەوە ئێستا بەبیرتان دەهێنینەوە. میوانەکانی ترم کاک فاخر ئەحمەد بەڕێوەبەری پاراستنی ڕوەک لە وەزارەتی کشتتوکاڵ، کاک عارف شێروانی سەرۆکی تۆڕی هەنگەوانانی کوردستان، دکتۆر عەبدوڕەحیم عومەر بەڕێوەبەری پێشووی کشتتوکاڵ و پیاوێکی ئەکادیمی و هەنگەوانێکی زۆر شارەزا. ئەگەر بەرنامەکە نەگۆڕن زۆر شتی جوانی لێ پرسم بۆ ئەوەی کە لەسەر هەنگ و هەنگەوانی و هەنگوینی باش چۆن بناسین و چۆن نەمان خەڵەتێن و لەسەر هەمووانە قسەی لەگەڵاکەم. هەروە کاک دکتۆر نەجات شوانی مامۆستای زانکۆ پسپۆڕی کیمیای ژیانی. بەخێر بن سەرچاوەکانم بینەرانی هێژا بە هەندێک دیمەن لە بەرنامەکانی ڕابردوو ببینین و دەستەکەین بە گفتوگۆکەمان فەرموون. وڵاتەیە بەس گیای تیا حشترخۆرەی تیا یەک گوڵی تێدا نییە کەچی هەنگوین بۆ کوردستانە نێرێت. هەتا ئێستا تاقیگەمان نییە نزیکی 20 ساڵ لە بەرنامەکەم هەرەڵەن تاقیگەمان نییە تاقیگەمان نییە پارەی دنیامان دەستکە هەر تاقیگەیەکمان بۆ دروست نەکرا. ئەرێ کاکە کوور بزانم ئەو هەنجینە ئەسڵیە طبعا ئەو هەنجینانێک کە لێرەدایە ئەتراو یەکیان دەکەم تەنە ئەتراوی خۆمان دەکەم. کێشەی سەرەکیمان ئەوەیە لەبە هەنجینە خراپەکان باشەکانیش بزر بووە هەر نەوتی ڕۆژ بە کەڵک نییە هەنگوینە ڕۆژەش هەر موهیمە. طبعا ئێستا ئەگەر شەکریش بدەیە مێشەنجینی شەکریشی بدەیە مێشەنجین بیکاتە هەنجین هەر باشترە لەوەی کە ئەو فێڵەی لێ دەکرێتن شەکرا و ئەپڵێنن کە ئەیفڵێنن لەگە هەنجین تێکەری دەکەن لەکەی لەگە تێکەلەکەن. بۆ چی بە 40,000 ئینا و خۆ بە 50,000 بە 100,000 هەنجوینی عادی بە هەرگیسا و هەرگیز کوردستانی نەبزانن بە هەرگیسا و هەنگیز هەنجوینی غێر تەبیعی وای لێ نایە بەس ئەسلی وای لێ دێت. ێڕا ساڵن هەنێ هەنگوین هەیە لە دەرەوە هاتووە تێزابی تێکەن بۆی نەی بەستە بەڵێ لە ئێران تێزابی تیاابێ ئێستاش هەیە ئێستا شەیە هەناردەی ناو هەرێم دەکرێتن لە بێناسترینیان ئەمە کوردیەکەیە بەڵام بە 29 ساڵ حکومڕانی نەمانتوانی تەنانەت شوشەی جوان بۆ هەنگوینەکانمان دروست بکەین. هەر هەنجینێک تەبەلورنەکە و هەنجینە ئەسلینیە ئەبێ هەنجین تەبەلور بکە نزبێ ڕتوبەی 16.7 چۆن بزانین تێزابی تایەتیاینە ئەو هەنجینانەی کە دێنە هەرێمی کوردستان کوالتیان لە خوار سفرە یان تیزابیان معجزەی تێ دەکەن ئیسکانێک شتێ دەکەن بۆ ئەوەی معجزەش تێ دەکەن بۆ ئەوەی تەبەلور نەکە. ئەو هەنگوینە دەرەوە وڵاتەوەیە لە سەدا نەوەدی هەنگوین نییە لە سەدا نەوەدی هەنگوینە لە سادەکەی تریش هەنگوینی شەکرە
کە ئەو سعری عالمیەکەی لە دەوری $3 ئەوانایە. ئێمە وڵاتیەکی ئاوی کەوسەر خاچی گەوهەر و بێبەر نیمانە کاکە بەری نییە. بەڵە بەڕزان جارێکتر سلااوان لەبێ بەخێر بن سەر چاوەکانم جەنابی دکتۆر ئەمە بیری بینەرانی بێنیتەوە دوای ئەو پرۆگرامە کۆمەڵە بەڵێنمان لە جەنابەت وەرگرت کە کاری لەسەر بکەی وەکو وەزارەتی کشت و کاڵ دوای ئەو بەرنامە و قسانە چیتان کرد. یەکەم هەنگاوکەوەمان کرد کە شتێکی ئەنجامێکی زۆر باشی هێنا چون لەگە جەنابی وەزیردانی شتین باسی قەدەغکردنی هەنجینمان کرد لەبەرەوەی هەنجین فری بوو ئەو کاتیکە بێتن خصوصا کە موسیمەوەش بیانی یەکسەر بڕیارێکی پێ دەرکرد کە هەنجین قەدەغە بکرێتن لەسەر ئاستی کوردستان دواتر لەسەر ئەوەیمان لەسەر وەک بری بڕیارەکەیمە خوارەوە و نڕاوەڕاستی عێراقیش ئەم کاریان ئەنجامدا و سەردانیان کرد کە دەست بەکار بن ینی بڕیارەکەی وەزارەت کاریگەری لەسەر عێراقیشە بوو کەوان دەستخۆشان لە ئێمە کرد دەستی جەنابی وەزیریش خۆش بە جەنابیش ئەی چیتر یەک لەو شتانەش ئێمە شتێکمان لە هەوڵەتان ڕوون کردەوە بە تایبەتی و کەسانی کە جادوو بە هەنجین دەکەن کە پێکاتی هەنجین پێکاتێکی سابتە بەڵام هەندێک اختیلاو لە نسبەی گلوکۆز و گلوکتۆز یان ڕێژێ ئاو یان هەندێک ئەنزیمات هەیە لەو شتانە طبعاً هەندێک کەسە دیوت ئەم هەنجینە خاص تایبەتە بۆ فلان نەخۆش ئەو لۆ سوکەری ئەو لۆ سەرەتان لە ئەو شتانە هەنجین پێکاتەکەی سابتە و ستەندەرە تەناو هەنجینیانی نەبێت کە بە شکل پەروەردە دەکاتن وەکو پێوانە سازی ستانداردێک پێوانەیەکتان داناوە بۆ هەنگوین لە وەزارەت بڵێ هەندێک ئەوە پێوانەیەکی سابتمانی هەنجینی عراقی ئەوەی سابتی هەیە طبعاً کار بەوە دەکرێتن لەسەر ستاندەری عراقی دەڕۆن ئێمە چیترتان کردووە بەرنامەیە چ بڕیارێکی تر بڕیاری ڕێگا خۆشکردن بۆ برادرانەی کە بیان هەوێ هەنگەڵان دابنێن ینی ئاسانکاری لە وەزارەت بۆیان بکرێتن کە ئەمن کە وەک بخۆم کە بەڕێوەبەری کوشتکواڵی هەولێر بووم ئاسانکاریم بوو هەموو کەسێک دەکرد کە بێتن منحەلێک دابنی هەنگەڵانێک دابێتن دواتر ئەمێنێتەوە سەر موافقی وەزارەتش کە و ئاسانکاری بۆ هەنگەوانان بکات دەستوان بۆ کارانە کرد تا ڕادەیەک وازانم ئێستاش ینی ئەو کەسێک کە بی هەوێ هەنگەڵان دابنێت و بەڵام زەویەکەی پاک و خاوێن بێ نەک مەسەلەن مەشاکلی تیابێتن یان عقدێکی هەبێتن یان ملکێکی هەبێت یان شوێنێکی هەبێتن ئاسانکاریی باشی بۆ دەکرێتن بۆ دانانیەوە ئەم دوو بڕیارە بەنسبەت ئێمە زۆرەوە بوو بڕیاری سێمیشمان ئەوە بوو کە ئەمە مختبەرێک دابنێن بەڵام دیارە ئێستا کاک فاخر پێشەوە بێتێرە دیتی وتیان ئێمە دەتوانین ئێستا خەریکین بەوەکماتێکردیەکە مختلف بۆ پرسیارێکی تر دڵنیان بۆ بینەرانی بەڕێز زۆر گرنگە ئەو حەڤە هەنگوینەی کە پێشکەش بە جەنابتانم کرد وتم وەڵامەکە بنەوە بە خەڵکی کوردستان وەڵامتان داینەوە کاتی خۆی بڵاومان کردەوە بۆ ڕوودا و بەڵام بیری خەڵکی بێنەرەوە لە سەدا چەندی ساختە بوو ساختە نەبوو بەڵام هەنجوێن نەبوو بەناوی هەنجین دەفرۆشرا ینی خاڵتەی لەگەر داکراوە ئەوجا ئایا و بەناو بە هەنجین دەفرۆشرێ باوەی بەڵام کە دایان من بە هەنجین دایانە من تقریبا 38 ئەو هانە چەندیتان بەدڵ بوو ئێمە دوو هەنجین خۆمانیمان بەدڵ بوو سەدا چەندی ئەو حەڤە شوشەیی کە بە سامپڵ و نمونەی جیاواز کۆمان کردەوە یامان بەجەنا 35 باش بوو لەو 135 تقریبا 100 ئەڵێن بڵێن 105 زۆر نایاب بوو کە دکتۆر نەجات بە خۆی فاسەدا 35 باش بەڵام 5 نایاب بوو سیمام ناوەند لە سەدا 65شی هەر هەنجوێن نەبوو هەموو خراپ بوو موادی خەڵکی ئەو دوای ئەوەی کە زانیتان لە سەدا 65 خراپە من دڵنیام لەوەی ئێستا بازاڕەکانی کوردستان بگەڕێ ئەو ڕێژەیە زیایی کردووە کە می نەکردووە چونکە تۆ خۆت شایەتی ئێستا هەنگوینێنن لە وڵاتان بە 5,000 بە خەڵکی هێن بە دەفتەرێک وەرەقەیەک $120 باش ئەوە چۆنە طبعا ئەمە خۆی خەڵکی ما یەک طبیعاتی هەیە کابر ئێستا ئەم ئەو هەنجینە مەسەر و هەنجینی برادەرەگەری مێشوانانەکەنە برێ بە 10,000 دەفرۆشم بەخوا کەس زەی ناکرێت بەڵام برێ وەرەقەک خەڵکەکە هەموو دەڵێ وەڵڵاوە هەنجینێکی ئەسڵیە کو هەنجین دەبێ بە 10,000 بێ خەڵکی ما فێرە حالەتێک بووە بابەتێک بووە لەسەر نرخەکەی ئەوەی هەنجێک لە دوو مەزدەرەکەی ناگەڕێ ئێستا هەیە بە 5,000 ڕێودەیدا بە $120 زۆریش هەبووە کراشە و ڕوانی جنوبیشی کراوە وەشی کردووە لێرەش دەفرۆشیتی بە 70,000 بە وەرەقێکنا لە هەولێر بەڵام لە خواری ڕوان کردێت لە وەرەقەشیدا و هەنجینی ئێرە هەنجینی کە هەنجش بە شەکراو پەروەردە 5,000شی پێداوە 5,000 لەوانێت تەکلیفە نەبیتە تەکلیفە نەبێت باشە وەڵامی پرسیارەکەم طبعاً ئەو حەڤە هەنگوینەی کە کۆمان کردبەوە لە ڕوودا و لە شوێنی جیاواز وەرمان گرتبوو لە قەزا و ناحەکان لە پایتەختی ڕۆشنبیری لە پایتەختی سیاسی لە هەولێر یعنی
باشە ئەمەی کە زانیتان لە 1965 هەنگوین نییە بڵێ ئایا هیچ کتابێکتان کرد بۆ وەزارەت کە کۆی بکەنەوە کتابێکمان کرد بۆ بۆ سبە وەزارەت لە وەزارە بۆ ئەنجومەن وەزیران کرا کە دراستەتی ئەو بابەتە بکرێتن پێویستە کە کار لەسەم کارە بکرێت ئەوانیش طبعا نازم پاش من لە ئیدارەمان بە نووسرا جوابیان داوە یاخود بە ڕسمی وتیان مختبەرێک دابنێن بۆ ئەم بەبەستە تاکو بتوانین ئەم کاران ئەنجام بدەین لەبەرەوەی ئێستا و مختبەری کە ئێمە زیاتر سیقیمان پێەیە مختبەری کولی علومە مختبرێکی زۆر نایابی هەیە بەڵام ئەوانیش موادەکانی زۆر گرانە یعنی 1 کیلو هەنجین دەبێت کە فحسی دەکەی تقریبا تكلفة 7,000 دكان باشا لبن هندي استاجو مختبري كدلين بكري او تحقيق مثلا زور جرينجا تحقيقيه كبيره وزاره او زور جرينجا لبرتي جرينجا مثلا استما كو استا حمله مبيدات مان هي لسبب دكانه كان مواد كيميائيه افروشن دتواني هنج حمله لبازار بكين نماذج ورقين لما يشوانا كان لوين هنج نموزي لوين هنج هنج حكم تحمل مصاريف فحصك والله ثاني جدانه بو متمانه بيدا بكي او كاتك الشهاده وبروانا ما كي بيدرسو هنجي أما دتوانين أو كسي كساخت لقى هنجين دكا أو كسي كشكراء وقرتوا لقى هنجين تكلك خوي مصيبة أولية لهنجين كأتو هنجين بشكل بارودكي بشكل بارودكي عين نسبة كي سكروز سيدا وجلوكوز وفركتوز سيدا بلا نسبي مواد مثلا أكد خواده فالميتين وفي منافع للناس أو منافع تيدانية لبروي عناصر تيدانية بروتينات تيدانية أصباغ تيدانية أو بيكاتي كلناو شيلا لا هنك كوي دكاتوا لناو كبهنج بلا لو أنا فقيرك بلا الشكرا بس مصيبة لو بخيالي خوي بلا أما باشتري بس كاكر مصيبة لو يا الشكراوي لقى هنجيني تكي أو بهيز مقايسك أو دانيا دوا با لو هاولتي أورن كموا أو الشكراوي بي هنجينك السطاسة الصابين نابي بخواتن دبي ما مقياس بخواتن لبر أوي شكرا يعني الشكل سيدة دقلك أجر هر خواردي طبعا دبي ما مقياسك داني مقياسك أصلك بخوا وأنا بلي نك شكراوي كيبو بينن بينراني برز قطعنا زانن لبرنامجكانی پێشوومە لە هەڵەبجە لەسەر هەنار بە داتا و ژمارە ئەوە خرایە ڕووکە ئەگەر بەڕێکوپێکی هەناری هەڵەبجە بنێری نەدەرێ بە تەنێ هەڵەبجە خۆی ئەتوانێ 150 بۆ 200 ملیۆن دۆلار هەنار بنێرێتە دەرێ یەکێ لە کێشە و گیر و گرفتە هەرە گەورەکانەوە بووکە ئێمە تاقیگەمان نەبوو ئێمە شەهادەمان نەبوو ئێمە متمانەمان لە دەروی وڵات دروست نەکردبوو هەموو ئەم کارە ساتانە بەهۆی چیەوە بەهۆی نەبوونی تاقیگەوە ئێستش ئێستا چەندێک هەنگوینمان هەیە چەند تەن ساڵی ڕابردوو 700 تەنگ هەنگوینمان هەبووە ئەم 700 تەن هەنگوینە دیسان بەهۆی نەبوونی مختبەر و شەهادەوە زیانتان بەرکەوت حتما بخۆی مختبەر تا حدێک دکتۆر نەجات لە جامعەی سلاح الدین کار ئاسانی بۆ کردوین نەنا هینی وەزارەت دانێکی مەرکەزی کە ئەوە زیانی گەیاندووە نییە دکتۆر گەیاندوێتی پار ساڵ نووسراوێکمان ئاراستەی وەزارەتی کشتتوکال کرد داوای مختبەرێکمان کرد جەنابی وەزیر کتابی بۆ بەرزکردنەوە بەس تا ئێستا وەڵام نەدراوەتەوە بۆ ئەم مختبەرە بینەرانی بەڕێز من ئەمێ لەوە تێبگەم بزانم ئەم مختبەرەی کە بۆ کۆی جووتیارانی کوردستان بۆ بوژاندنەوەی ناوی کوردستان بەرهەمی کوردستان گرنگە ئەمێ بزانم بای چەنە جەنابی دکتۆر مامۆستا بەخێر بێ سپاس بۆ هاتنت لە وەزارەتەوە بای چەنە ئەو مختبەرەی کە ضرورە بۆ ئەم وڵاتە طبعا کاگران زەمانە بە هاوکاری لە کاک دکتۆر نەجاتی دوای ئەوەی کاک عارفوان دوای نووسراوەکەی کاک عارفوانیش داوامان کرد کە مختبەرێک دابدرێتن بەڕاوێژ لەگە کاک نەجاتی دەرخستەمان لەبۆ کرد نزیکەی 652 ملیۆن دینار تەکلیف دەکات بە دۆلار تقریبا چەنەکە بە دۆلار تقریبا هەر مختبەری بای چەنە هەر مختبەری نەخۆشیەکانی هەنگ بای 24 دەفتەرە باشە مختبەری فەحسی هەنجوینیش بای تقریبا 19 دەفتەرە بای 19 دەفتەرە ینی لەبەر نەبوونی 40 دەفتەر زیانی ئابووری چەندمان بەرکەوتووە ئەو سەرۆتی لە دەست هەنگەواناندایە کەەوەی بژێ و ژیان لەسەر هەمووانە دەستداوە نا بۆ کوردستان بۆ دروستکردنی حرەکەیەک بۆ دروستکردنی متمانە بە هەنگوینی کوردستان و ناردنی بۆ دەرەوەی وڵات سفر هیچ بەرهەمومان بەدەست نەکەوە لەبەر بەشێکی لەبەر 43 دەفتەرە لەبەر نەبوونی مختبەرە نەبوونی مختبەر لەبوونی شەهادەی صحی آخر بەس یعنی هەموو ئەوانەی ئیدارەی ئەم وڵاتەکەن یعنی جاری وایە بە قورعان من پێم ناخۆشە و قساناکەم قسەکانم بە ڕق تەفسیرەکەن یعنی 700 تەنگ هەنگوینی ئەم وڵاتە
حوسەت تەن چەند عیلە بەرەمێناوە چەند کەس پێوەی لاک بووە ساڵ باش نەبوو هەنگ باش نەبوو لە ئاستێکی خراپدا بوو ساڵەکانی پێشتر چەند هزار کەس بەم حوسەت تەنەوە بەخۆی ئەحسایی لە جێرەی ئەسایی کۆن 15,000 هەنگەوانمان هەیە لە هەرێمی کوردستان 15,000 هەنگەوان یعنی تۆ بڵێ کەمتریش 18,000 هەنگەوان یا کەمتر لەبەر 40 دەفتەر پارەی 2 ڕانجڕۆڤەر هەرچەند ڕانجڕۆڤەر ناکە ئێستا وایە ئەوە کفرێکی گەورەیە ئەتوانرێ چەندین دەرچووی زانکۆ بەگەڕ بخرێ مختبەرێک چییە؟ هەموو جەنابەکانی ئەم وڵاتە 40 دەفتەری تێدەچێ 700 تەن هەنگوینمان هەبووە ئەگەر ئەو مختبەرە هەبێ ناتوانین جارانی دەیشیکەین داران دەتوانین زیاتریش بکەین لە بەروی هەنجینی کوردستان هەنجینێکی شازە لەبەر ئەو گوێیەکە تێدا دەڕەوەلێ هەنگ ئەو جیاوگۆڵی تێدا زۆربیان جیاوگۆڵێکی زۆر نابە کە هەنجینێکی زۆر نەکهێکی جوان و هەنجینێکی زیاتر کە نسبەی فرکتۆزی زیاتر لە گلوکۆز بەپێ ئەوی هەنجمان کە خەڵک ئەتوانێت ئەوە تۆش خانەنشین بووی مختبەرەکار نەکڕڕە دەکڕن ئینشاءڵڵا پاشم دەکرێتن ئەترسم تۆش خانەنشین بی هەر نەکڕڕێ بەخوای 4 ساڵە خۆ من مەبەستم ئەو ژنەنیە بێگەردخان چونکە زۆر ئەزانم ئەزانم زۆر بەدڵسۆزانە تەلەفۆنێکی بۆکەی ڕەخنێک دەگری یێتە سەرخەت ئەزانم قەراریشی دەرکردووە ئەزانم ئەو پۆلیسی نییە بەڵام قەرارتان دەرکردووە بەڵام هەقە بەدوادا چۆنیش بکەن بۆ بڕیارەکانتان واللهی کاگران دەرخستەمان لەو کردی حاضرمان کردی لە مانجی 11شەوە مانجی 2021ەوە ڕەوانی ئەنجومەنی وەزیران کرد هەتا ئێستا موافقەی ناتیتەوە یعنی گە موافقەی نێتەوە ئەمە وەنیا بکەن باشە ئەم هەموو هەنگوینە لە کاتێکا کە بڕیار هەیە دەبارێ ینی ئەوەی لە کوردستان کەمە بەس 700 تەنەکەی خۆمانە ئەوەی بێنازە 700 تەنەکەی خۆمانە ما باقی ئەنواعی شەکراوی وڵاتان هەیە لە کوێوە دێکە قەدەغە تەوان کاگران زەما لە یەکی هەشتی 2020ەوە قەدەغی هاوردەکردنی هەنجینمان کردووە بەڵام وەزارەتە چ خەدەمیە ینی وەزارەتە چی ینی لایانی تکە هەیە لایانی جێبەجێکار هەیە بەڕاستی وەکوبێتان چیتان پێ دەڵەن ئەڵەن چۆن دێکە دێنگلەی لە ئێوە دەکەن بەڕاستی ئەمە کە بڕیارەکان دەردەکەن عکس دەبیتەوە کاگرانس ینی ئەمە بڕیاری قەدەغەکردنی شتێکی دەدەین بەعکسەوە زیاتر دەبیتن لە بازاڕی بڕیارەکانی خۆمان ڕێنمایەکانی خۆمان هیچی جێبەجێ ناکرێت هیچی جێبەجێ بەڕاستی ئەمەش ینی بەداخەوە لەبوو ینی بڕیارەکانی مە جێبەجێ ناکرێتن ینی بڕیار دەدەن کە مەمنوع بکرێتن هەنجین قەدەغە بکرێتن لە بازارەکان زیاتر دەبیتن کو دێتن کو نایەتن بەڕاستی ئەوە ئیشی ئەوەی وەزارەتی منی گوناحی وەزارەتی مەتیدانە دەبەزی تر قەراری قەدەغەکردن دەرمەکەن با خراپتر نەبێت ئەو لەو خەراتر لەو لاشان گەوانە گلەیمان لێ دەکەن درێن قرار دەکەن لە مەسلحەتی هەنگەوانانی خۆمان صحبەتەڵم کارەکە پیرۆزە لە مەسلحەتی هەنگەوانانی وەزیرشم گوت کاتێک کە هەنجین قەدەغە کرا دوای هەنجین پێچەوانە بووەوە زۆر زیاتر هاوردەی وڵات کرا و لە هەمان کاتدا ئێستا هەنجینی هاوردەکردن ئەوەندە زۆرە لە هەولێر ئەگەر هەمان هەنجین بیکڕێەوە بیبێەوە هەمان وڵات لەوانەیە قازانج بکەی ئەوەندە زۆر هاتووە مامەسات ینی چەند دەخەمڵێنی بای چەند یا چەند تەن هەنگوینی ساختە لە بازارەکانی سلێمانیەوە لێر و دۆ دیار نییە شاراوەیە ئەوەندە دێتە چەند جارەی ئەمەی ئێوەیە ئەسڵێکی خۆ ئێستا چەند ڕۆژ پێش ئێستا فترێک پێش ئێستا 38 هەنجین لە مەرزی گیراوە جارشکە هەناردە ئێران کرایتەوە 38 هەنجین بێک جار 38 هەنجین گیرا و ڕەوانە کراوە ئەمە 38 تەن لە یەک جارە لەیەک جارە ئەی ئەبێت چەند لە بازار ڕاهەبێت بەناو هەنجینە لەوانێ فەحسی بکەیتە شەکراویتن بێزگەلەوەی کاکڕان چونکە خەڵکی ئێمە تا ئێستا لە هەنجین تێنەگەیشتووە هەنجین کاتێک هەنجین تەبەلوری کرد بەستی دەرێ و هەنجینە تەواو نییە ئەو هەنجینانەی کە دێن موادی دیکەی تێدەکرێت موادی سلبە موادی زۆر خراپی تێدەکرێت کە نایبەستی بەی شکلێک نایبەستێتن هەنجین ئەبی بەستی چونکە نسبە ڕەتوبەتێکی 16.79 ستەندەری عالەمیە ئەوان هەردەستن ئەو ڕتوبەتەی کەم دەکەنەوە باستەی گەرمکردن کە ئەوە ئیشی کاک دکتۆرە HMM لە ناوی زیاد دەبی ژەهراوی دەبی یانش موادی دیکەی تێدەکەن بەس بۆ ئەوی ڕاستە هەنگوین هەیە هەبووە تێزابی تێکەن لەگەڵ شتی قاپشتن حتمما زۆریش تێدەکرێت چی تێدەکرا تیزابی تێدەکرێت و معجزەشی تێدەکرێت بەس بۆ ئەوەی نەبەستی تەبەلور نەکە ئەوانەی هاوردە دەکرێن ئەو هەنجینانە خۆی کەمی تێدەکرێتن هەست پێ ناکە و کەسا کەس پێ ناکە کەمیش کەپی لەوانێ نیو مراکەت سای تێ بگات بە خۆی تەفاعلەکە پەیدا دەبێت نالی و هەنجینە تێزابیش تێدەکەن هەموو شتێک دەکەن بەڵێ هەیە برادران بە خۆ دیتیان بە چاوی خۆیان دیتە لە مەعمەل دیویان شتانە
ئێستا دوێنێ راپۆرتێک دەرچوو لە تەلەڤیزیۆنێک برادران زۆر بینیان پەیوەندیشیان پێوە کردم کە خەڵکانێکی بیانی لە سلێمانی لە ئوتێلێک لە شوێنێک هەنجینێک دێنن ئەو هەنجینە و قەرقەشانەی کۆ دەکەنەوە و لە ناو سلی دەکەن و هەنجینی بەسەردا دەکەن من نەمبینیوە ڕاستی دەفرۆشن خەلکی ئێمە کە مەسەن هەر شتێک جوان تەعبیە بکرێ لەوانە دەرێو خەلکی شتێکی عادیە چۆن مەسەن ئێستا ئەگەر بچی پەنیر بکڕی لە ناو پیستە بکڕی خەڵک لەوانەیە بە 30,000 25,000 دەیکڕی دەرەوەی پیستەیە هەمانەو پەنیرە دەربینە لە ناو خودوبەندی کە و جوان کاری بۆ بکەم جەبۆ بە ئاسایش ماڵە نەو زانیاریانە ئاسایش خۆی گرتوێتی ئاسایش گرتوێتی ئەو شتە لە وتێ لە چی درستیان دەکەن مەبەستم ئەوەی ئاسایشی سلێمانی دەستیان خۆش بێخۆ لە هەموو کوردستان ئەم هەموو شتە ساختە هەیە ئێستا لە بازاری هەولێر و سلێمانیا هەیە معجزەی تێدا بێ ئەوە لێرە وای لێ ناکرێ ئەزانم لە دەرەوە هەنگوین هەیە معجزەی تێدا بێ حتمما هەیە تێزابی تێدا بێ تێزاب و معجزە هەردووکی تێدەکرێ ئەوە هەموو دنیاش دەزانێتن کە ئەو شتە دەکرێت و هەمووش لە بازاری کوردستان ساغ دەکرێتەوە دێت بۆ ئێرە باشە ئەو هەنگوینانەی کە جەنابەت لە تاقیگە پشکنینت بۆ کردەوەی ناو بەرنمەکەی پێشم کە پێشکەش بە جەنابی دکتۆرم کرد چی بووە لە ڕووی زانستیەوە پێم وڵات لە ڕووی زانستی ئەمە ئەگە برێن هەنجین ئەو هەنجینە هیچی تێدا نابی ئەوە بەتەنی هەنجینە بەڵام ئەوانی هاتبوون زۆربەی تێکەڵ بوون ئەو حەڤەیی کە ئێستا پیشانمانە چی بوون ئەوانە تێکەر بوون هەبوو زەنجەبیلی لەگە تێکرا بوو هەبوو جنسرین لەگە تێکرا بوو هەبوو یعنی عشابی تێکرا بوو ئەوجا ئەو عشابانە طبعا بەخۆ مەسەلەکە تیزاریە نەباتەشی لەگە تێکە دەکات دەری ئەوە لە بۆ فلان شتی باشە ئەوە لە بۆ پیستی باشە ئەوە لە بۆ عقمی باشە بەخۆی ئەوهانیە کابرا هەتا تەخصصی وەردەگری لە عقم مچینە 15 سال بخینی ئەوجا لە بابەتەشی وەری دەگری ئەو کابرا بە یەک تێکەری هەنجینی دەری عقمی چادەکە وایە چادەکە بەڵام نەک هەموو نەوعک ممکن یەک ناحیە چاکردوی جەنابی دکتۆر بینەرانی بەڕێز ئەو قسانەی کە کرا هەنگوینەکانی کە لە دەرەوەی وڵات دێ هەڵبەتە هەر ئەمە بەسە بۆ ئەوەی کە لەم وڵاتەدا کوالتی کۆنتترۆل بەس بە ناو هەیە ئەگەر وانە ئەگین یعنی یا نییە یا ئەگەر هەیە تاوانبارن ناشڵم تۆمەتبارە لەم تاوانبارن ئەگەر هەیە ئەگەر ئەم قسانە ڕاست بێ بزانم لە ڕووی زانستیەوە جەنابی دکتۆر پشڕاستیەوە کاتەوە مەوادی کیمیاوی و قاپشتن و معجززە و ئەم شتانە تێکەڵ بە هەنگوین کرابێ بۆ ئەوەی کە نەیبەستێ و بۆ ئەوەی کە ڕەنگەکەی جوان بکە و ئەم فرت و فێڵانە دەکرێت پاش ئەم ناوبڕا لەگەڵم بمێنەوە سپاسانەکەم بەڵام بێ ئومێد مەبن لە هەنگوینی خۆمان هەنگوینی کوردی 700 تەنمان هەیە ئەتوانرێ بیناسنەوە ئەو پرسیارەشیان لێ یەکەم چۆن بیان ناسنەوە چۆن بیکڕن و حکوومەتیش چۆن هانیان بە چۆن لۆگۆیان بۆ دروست بکە چۆن وەزارەت چاودێریان بکە جەنابی دکتۆر شتی وا هەیە موادی کیمیاوی و معجززە و تێزاب و شت بکرێتە ناو هەنگوینەوە بۆی نەیبەستێ بەێ ئەو مەوادانە زۆرە مەوادی هامان هەیە دەکەوێت ناوەی ناهێلیتن ببەستیتن بەڵام چییە مشکلەی کە دروست دەکە مەسەرەکە تیزابی تێ بکەی تاوان تیزابەوە بخۆی خەتەرە مادەچی بێزگەلەوە شەنجینەکە کامل کوالیتی تێک دەدا و هەروەها مادەچی خەتەر دروست دەبیکەوە مسەرتە پێدر HMF واتە هایدرۆکسیمیت ئالفۆرفورال دروست دەبی کابرا لە پێستاوی و تەواوە هیچ سنجینەکە نابستی معجزەش بالضبط ئەو شار عین ئەسیدە معجزەش مادەی ئەسیدی تێدا واتە تشتی تێدا جا ئەو دوو یعنی لە خۆڕا بیر لەوە نەکراوەتەوە نا بەتاکید وەچی ناهێلی ببەستی ئەتووە دەزانێت تەواو ئەسلیە لە ناو فرێزەریش دانی نابستی بەڵام لە هەمان کاتدا کوالیتی لە دەستدایە و لە باتی ئیسفادە هەبی وەرکۆجار زیانی هەیە ئێمە لە کوالتی کۆنتترۆل لە کوردستان ئەم شتان ئەم مختبەرەمان هەیە ئەم شتە پێکاتێ ئاواشی تەڵبکە لە زاخۆی هەیە بەڵام هێشتانەکە لەو حدودانەی بابرێن لەگەر ئیران ئەوانە دانەندرایە ئەوە خەریکن ئینشاڵڵا لە زاخۆ مختبەرەکە پێشکەوتووە لە زاخۆ مختبەرێکی زۆر پێشکەوتو هەیە لەوێندەر تقریبان جارێک سەردانیشم کردن ئەوان مختبەرێکی زۆر باشیان هەیە بەڵام وا هێشتان خەریکن لە حاجۆمەران و لە باشماخ ئەوانش زیاتر ئەو کوالێت ئەوە جیهازانە دابنێن باشە ئەم شتانەی کە دێ بە ئەم شتە خراپانەی کە باست کرد تێزاب و ئەمانی تێدا ئەمە بە کوالتی کۆنتترۆلەکاندا دێن یا بە قاچاق دێن ئەوە بەخۆی هەنجین کە قەدەغەکراوە هەمووی بە قاچاغی دێ ینی کوالتی کۆنتترۆل گوناحی نییە چونکە بە پشتەواندا لەخوا بەزیابە باشە ئەگەر بێت بەوێشە ئەتوانێت بیان خەڵەتێنن لە زۆرێک لە مەرزەکان وانە چونکە وەکوتە تاقیگەکە نییە بەخۆ تاقیەکە نەبی تاو دەتانی بپەڕیتەوە خلاص
ناتوانانی فحسکە نازانانی ئەو مادە چی تێدایە. باش ئەی هەندێک وڵات دێت هەنگوینی کوردستانە کڕێ هەندێک کۆمپانیا و ئەی با ئەوە چۆنە؟ طبعا ئەو ساڵی لەسەر مستەوای شخصی ینی ئەم ئاگادار بووم هاتنەکە نەمەشن هەندێک هەنجینیان هینا فحسمانە کرد ئەو فحسانە لە خەلیج دەخواتەوە فحسەکان هیچ مشکلێنی ئەوەی ئەمە دەیکەنە سەر لە مختبەری بە مەتاری خۆشمان موافقن لەسەری و هەروەها ئەو جانبی بابرێن خەلیجیش عین موافقن لەسەری بەڵام ئەگەر بێت و هەندێک جیهازی متتەورتر هەیە ئەگەر بێت و ئەوان فحسی بکەن ئایا نازم ئەو هەنگاوانە قڕکردی بابرێن موبیلاتی ئەوەی ڤاڕوای تێکرایە دایتیانە ئەوە جیهازی پێشکەوتوی دەوێتن ئێستا شەریکات هەیە هاتبوو کاک حاجی عارفیش ئاگادارە لە بۆ خۆی هات هەندێک هەنجینی کوردستانی برد جیهازەکە بە 65 دەفتەری کڕیتی یعنی شەریک کۆمپانیا هەیە هاتووە خۆی لەگەڵ خۆی بەخۆی کۆمپانیا جیهازی خۆی هینایە بەس یەک ئەو ئامریکەوە ئەو شتانە فەحز دەکات بە 65 دەفتەری هاتێ هەنجینەکانی فەحز کرد ئەوی باش بوو کڕی 51 تۆنیشی کڕی کاک حاجی ئاگادار بوو 51 تۆنی کڕی و ڕۆیشت بۆ 51 تەن 65 دەفتەری بەس بۆ پشکنین سەرف کردووە ئەو شەریکەیە شەریکێکی محتەرەفە لە ئیماراتە لە قەریەت دوبەی ساڵانی پێشتری شەنجینی کوردستانی زۆر کڕیەوە بردیتی و لە هەمان کاتداش لەوێ کە تعبیای دەکە بە ناوی عەسەل جەبەل شێخ تعبیای دەکە دەیفرۆشیتن کەواتە ئەگەر ئێمە ئەگەر وەزارەت ئەگەر حکوومەت خۆی مختبەرێکی زۆر بڕوا پێکراوی هەبێت نەک 55 تەن 555 تەنیشمان هەبێ ئەفرۆشرێ داواکاری زۆر لەسەر هەیە هەموو ئەوروپاش دەتوانێت لە بۆ ئەوروپا بنێری دەتوانێت لە بۆ ئەمریکا بنێری لە بەرچ لە بەروی ئەتو ئەو دەمی سرتیفکێتێکی عالەمی دەبیتن ئەو سرتیفکێتە کەنجی دەدرێتێ کاتێکت ئەو ئامێرانەت بەکارهێنابی لە فاحسی هەنجینەکەی ئەو ئامێرانەت بەکارهێنابی لەو سەستاندەری وان ئەوان دەفەرموو بازار ئازادە و باشە بەس زۆر جار کە پشکنینیان بۆکەی ئێمە هەنگوینی ناودارمانەیە هەنگوینی چیامانەیە هەنگوینی شاخەکانی کوردستانمان هەیە هەنگوینی قەندیلمان هەیە بەڵام لەناو زۆر بە خراپی لە قوتومان ناوە زۆر بە ناشرینی بەڵام دیقەتت داوە شەکراوە کە چەند جوان تعلیب کراوە لە قوتونراوە ئەوێتەوە ئەوە کاگرنج ئەوە لە بۆ مارکتینگ و مستەوای بابرێن هەنگاوانەکان ئایا لە ناحی مارکتینگ چەند بابرێن پێشکەوتونیان فێر بووینە ئەوانەی لە دەری ئەو ئیشانەکە بەتەمان بە شێوەی سیستماتیک ئیشەکان دەکەن و شەریکەیە و هەموو شتەکە بەڵام ئی خۆمان هەنگاوانە کە کابرا هاتیە مێشکەی خۆی کردی ئەو هەنجینەکەی خۆی کردیتەوە لە ناو دەبەچی پلاستیشی هینایە خاستەن ئەو دەبا بابرێن ئەوی باغەکان ئێستاوە زۆر مەقبولە لە بەروەی ئەوە پۆلیێترین هێشتان باشتر ئەوە تەمان شوشە لە هەمووی باشترە ئەوان دەبیت لە ناومەت فەحس کردووە بزڵ هەنجینم فەحس کرد ئەوە لە سەدا سەد هەنگوینە ئەوە هەنجینی زۆر باشە کوردی بەرەبەر هیچ ناوچەیەەکە ئەوە لە یەک ناوچەی دانەدرایە تەبەن کاک حاجی هەم دەزان چەند ناوچەی گەوڕیتی یانێ لە منتیقەی لای برشتینی پێدرێن برشتین و نێزیک حاجی منەمەرگەمی ئەو خۆت کە ئێستا پیاوێکی بڵین کە پیاوێکی سفۆر و شارەزا و کیمیازان و تاقی گەزانی ئەگەر هەنگوین بکڕیت هی کوێ دەکڕی هی کوردستان یا قەتی دەرێژ دەکڕی نانە کوردستانم پێ باشتر من لە پۆلۆنیا لەم هاتیە لە بازم یۆنان بوو لە ئیران وەروەها لە قەتەر ئەوانی بابرێن مەجموعەی خەلیجی هەموم لە هاتیە باوەڕکەی خۆمان زۆر باشە یعنی هەر نەک باشە زۆر دەرەوەت بەراورد کردووە بی پشکنی لەگەڵ کوردستان لە تامی بڕۆ تامکە وەروەها لە کوالیتیش تامکە ئی کوردستان زۆر قەتەر ئێران سعودیا کویت هەمووی بۆ ئێمە هەموو ئەوانە مەتەقانم هەموو فەحسکرد ئی خۆمان زۆر لەوان باشە ئێستا سدر زۆر مەشهورە بنیە هەنجین سدر على اساس خەلیج زۆر یعنی احتیمام پێ دەدا لە ناحیە ئەنزیمات ئەوان ئەمن تەمان لەگەر کاک حاجیشتینە قەتەر باشترین فەحسی خۆیانم هینە باشترین کوالیتی 25 دەرچوو بوو 25 زینوت ئەنزیمەکەی هەرە باشەکە لەنەو هەمویان گەڕام ئیمە زۆر احتیادەکەی 25 دەردەچی بەڵکو ئێوە هەمان هەیە 65 دەرچووە حالیان لە کوردستان هەنگاوانی هەمان هەیە ئەوە تقریبا لە 30 زیاتر دەرچووە هەر هەنجینێک لە 30 یان لە 25 بۆ سەرێ بەسەرەوە باشترین هەنجینە 25 چی 25 وحدەکە ئەنزیماتە ئەنزیمی پێدەگوترێ یعنی ئێمە مام ناوەندیەکەمان لە هەرە باشەکەی وڵاتان باشترە هەر زۆر باشترە لە ناحیە تەمان ئەو ئەنزیمەش هەڕاست ینی یەکەم بابەت لە بۆەوەی قیاسی کوالیتی هەنجینی بکەی ئەنزیمەکەیە ئەو ئەنزیمەکەیمان لە هەمویان باشتر بووە لە هەر هەمویان ئەمە تخوا قسەکەت بە حکوومەت یاریمی کوردستان ئەمە قسەی هەنگوین فرۆژ نییە
ئەوە قسەی کەسێکە کە هەنگوین شیتەڵەکە شیکاریەکە فەحسیەکە پشکنینی بۆکە و لە تاقیگەی زانستی زانکۆی سەلاحەدین زانکۆی سەلاحەدین کەواتە هەنگوین لە کوردستان ئەکرێ بکرێ بە ئاڵتون ئەکرێ بکرێ بە لە ئاڵتونیش مهمترە طبعا باشترین کواڵەتی هەیە لە 2014 یەکەم بوو لەسەر هەموو جیهان یان لە پاریس یەکەم بوو ینی ئەوان ئەگەر تەواو شینەکەنەوە بە هەموو مەقایسەکاندا نەڕۆ یەکەم نابیتن یەکەم بوو لە 2014 لەکوێ لە پاریس لە پاریس 2000 لە فەڕەنسا باشترین هەنگوینی جیهان باشترین هەنجینی خۆمان یەکەم خۆم بوو ساڵی 2009 لەسەر ئاستی چەند وڵات لەسەر ئاستی هەموو دنیا جیهان یەکەم بوو یەکەم بوون مەدالیاشم وەرگرت ئێستاش مەدالیاکەم لای دیاڵە یەکەم بی لەسەر مستەوە هەموو جیهان ئەوە وەزعی بیتن کەچی ئێستا جەنابی دکتۆر ئەڵێ مەترسی لە ناوچوونی هەیەوەنا بەڵێ هەیە مەترسی زۆر چاشی ناوچوون هەیە باشە. هیچ باخش پێ نادەێت. ئەزانی ئێوە وەزارەتەکەتان ئەتوانن بۆ نمونە ببن بە پاشای هەنگوین ئەتوانن لەم ماوەی کە حکومداری ئەو وەزارەتە دەکەن چەندین بڕیار دەربکەن چەندین لۆبی بکەن چەندین شەڕ بکەن چەندین دۆستایەتی بکەن لە ئەنجومەنی وەزیران تیان بگێنن بۆیان شی بکەنەوە بۆیان شرۆڤە بکەن توانن زۆر ڕۆڵی گەورە ببینن مامەسا بەڵێ کاگران وڵی ئەمە لە هەوڵدان بەردەوام بووینە بەڕاستی وەکو وەزارەت ینی درێخیمان نەکرد ئەو قەرارانەتان زۆر باشوە بەس جێبەجێکردنی بەڵام بەڕاستی جێبەجێکردن دارن بەتەنێ ناکرێتن دەبی هەموو وەزارەتەکە هەموو لایەنە پەیوەندیدارەکانی کە یعنی هاوکارمان یەک کۆمپانیا هاتووە بۆ 52 تەنگ هەنگوینی کوردستان 6 دەفتەری یاوە بە تاقیگا 65 دەفتەر ئێمە بۆ هەموو هەنگوینی کورد و کوردستان و ئەوە پێویستمان بە 43 دەفتەرەوەنا طبعا کاگرنس دەبا لە کابینەکانی پێشتر زووتر بکرابە نەک ئێستاکە بیری لێ بکرێتەوە پاشوەندە ساڵی دەبا زووتر تاقیگەچی مرکزیمان ئێستا مەسەلەن ئەڵێ یعنی کردە پەشیمانی لە نەکردە باشترە ئەمڕۆ بیکەن باشتر نیە لەوەی ئینشاءالله بەردەوام دەبی کاگرن ئینشاءالله موازی لێ ناینی تاقیکرد ئینشاءالله موافقەی بێتەوە دەیکەین مشکلە هەیە لە دەرخستەی طبعا ئێستا کاک فاخر 36 دەفتەرەوە نیە بەڵێ 36 دەفتەر ئەو 36 دەفتەرە کە لەستان جومەنوزیان جهتێک تەدقیق دەکا کە هیچ دەهنجی نازانێ هیچ دەمێشنجی نازانێ هیچ ئوستۆلەکەی نازانێ سەر بەشی لێ دەبات تەدقیق دەکا یەکسەر دەکاتە 25 دەفتەر باشە بەسقەتی دەیکەش دەکا کاکە و پسپۆر کردیتم ئەگەر تو سقەت بە موظفی خۆ نیە فەرم لە حکومەت لایدا پسپۆرە کردیتی خەبیرێکی وەچی کاک دکتۆر نەزاتی کردی وەچی کاک ئاخری وەچی دوسێ خەبیر ئەو شتیان هەموو کردی کاکە ئەوە جیهاز دیارەوە دیارە لەسەر تەدقیق بوو هادێ دەکە خەتەی سۆر بەسە دادێنی و دەکاتە 25 دەفتەر 150 دەفتەر ئەوەی مشکلەکانمان بەس منیش پرسیارێکم هەیە یعنی 4 ساڵ زیاتر لە وەزارەت بووی وەزانە بەڵێ پارێژ زۆر بوو نە ئەو وەختێ من چون پارە نەبوو باشە قەیران بوو باشە تۆش هەوڵێکت باە بۆ ئەوەی کە بکرێت ئەمە زۆرمان هەوڵدا لیژنەی پسپۆرتان لەگەڵا بوو ئەمن کاکە ڕەنس ئەم ئێستا تۆ داوای ئەوە ئەکەی ئەوە کەمی نەکەنەوە ئەوە بە علمی کراوە ئەوە بە علمی کرد ئەمە زۆر تشت هەبووە ئەمن با لە هەنجی بچینە دەرێ بچینە سەسیغێتی زۆر مواد هەبووە داوامان کردێ لە جوتیاران کە دەخستەکە هاتەوە لە سەتی بوویتە سەتاسی نەماهینە بۆ لەبەری خەڵکی نەشارەزا لە خۆی کەمی کردیە مەسەرەن سەمات ئەمە مەسەرەن پێویستوانەوانی بە 200 تن سەمادی هەیە 200,000 تن سەمات مرەکەب باش لە بۆ بدەین تو 30,000 تنی لە بۆ بدەین تو 30,000 ئەگە بەمراکە چاتە وزاکەم بە جوتیاران ناکە مشکلەشم بۆ پیادەمی نامەوێتن ئەم مشکلانانمان هەووی زیاتر لە مالی ئەو شتانە دەبوو سقە نییە لەسەر کادیرەکانی خۆیان کە ئەو دەقسان باشە ئێستا من چۆن بزانم ئەم موادی مبیدی حەشەری ئەمەی مێر و قڕکەر بە جۆرێک نانێردرێ کە هێرش بێ بۆ سەر هەنگەکانی ئێمە لەبەری هەنگەکانمان خەریکە گەشاکە من لە ڕابردووە بینیومە هێرش دەستی پێ کردووە بۆ سەر مریشکی کوردستان هێرش دەستی پێ کردووە بۆ سەر بەرهەمێکی ناوخۆ کە خەریکە بەشی خۆژێنی چی بکەین چۆن بزانین هەموو شتێکەوەتە تاقیگەی دەوێت هەموو شتە ینی قەزت دوێ موبیدی حەشەری هەنگ ینی مبەرمەج بکرێ مەسەلەن هەنگەکانمان لە ناو بەرە ئەوەی ئێمە دەرمانی ڤاڕوایە دەرمانی ڤاڕەوە هەندێک موادی طبیعیمان هەیە کە ناسە ناو پێکاتی هەنجیلی بەڵام ئەو موادە پێکاتانە بەکارهێنانی بڕک تۆزە زەحمەتە هەنگەوانەکانی مەش هەندێک درێغی دەکەن شکنینی بۆ دەکرێتەوە لێرە بڵێ ئەو دەرمانانەی کە تەڵەب دەکرێت لە ڕێگای وەزارەتەوە طبعا یەکەم خەتووە ئێمە بە مواسبات داوامان دەکرد دووەم کە دەهات لێژنێشی وەزارەتمانە بۆم سەرۆک لێژنەش بنم کاتەدا ئەوە ڕابردوو
مەسەلەن باسی هەنووکە بکەین هەر چەندە مەبەستمەوە نیە کارەکەت پیرۆزنیە قوربانی دەست بم بۆ هەر ئیمزایەکی باش کە کردوتە ئەی هەر ئەم میکانیزمە بەردەوامە طبعا ئێستاش بەردەوامە کاگرنج ئەوانی کە لە دەرێ دێتن بەڕاستی ئەوانی قڕکەری کشت و کاڵی ئەوە هیچ ئەویان دەبی تەزیل بیت لە عێراق قڕکەرە کشت و کاڵەکە کە تەزیل لە مێمە ڕێگەی پێی نادن ئەوەی کە خەرتەرە لە بۆ هەنجی ئەوەی کە مبیداتی ڤارواش کە بەکار دێتن بەڕاستی مەداوای شهادەی تەحلیل شهادەی مانشەی لێ دەکەی ئەو دوی لەگەردا بیتن و موافق بیتن ڕێگەی پێ دەدەین بە هاوردەکردنی بەس بەڕاستی شێوازی بەکارهێنانەکە وەجی دکتۆری ژاماژەی پێکرد شێوازی بەکارهێنانەکە لەلایەن هەنگاوانانەوە زۆر زەرورەیانی بزانانی چ بەکاردێنی کو بەکاردێنی بە شێوازە بەکاردێنی چەند ساڵێک پێشستا ئەمە قڕکەرێک دەرمانێکمان داوا کرد لە بۆ نەحلی ثایمۆڤار بەڕاستی هەنگاوانە نیان دەزانی بەکاری بینن نیان دەزانی بەکارن شارەزان و زۆر بیان گوتیان هەنجی دەکوژیتن و بەشێکی زۆری شێستاکە لە کۆگای مایتۆ یانی بەڕاستی ئەکسپایر کە هەنگاوان نەدوێرە بەکاری بینن باش آخر شارەزایان بۆ نمونە لە ڕابردووی دوور ڕاهێنانی جوتیار هەبوو بۆ هەموو شتێک وانە فەلاح هەبوو وەزارەت ئەم شتانە بەردەوامە لەسەری فێریان دەکا ئەو فترێ ناوەڵە لە بە قەیرانی دارایی هیچ نەشاتێکمان نەبووە هیچ ڕایەن بەس ئەوە ئیشی کۆمەڵی هەنگاوانانیشە بەڕاستی کۆمەڵی هەنگاوانانیش ئەوانیش کەم تەرخەمن بەڕاستی ئەوان شەقوێ نەشاتیان نەبیتن دەورات بکەنەوە بە هەنگاوانان ئەوەش لەوەچە لەبەر کۆمپانیاکەی خۆتان ئاگاتان لە فێرکردنی خەڵک نەما وڵی بینێک پێشێستاوە کاک فاخر خۆی زانی لەگە جەنابی وەزیر دانیشتم داوام کرد داوای هاوکاریم کرد گوتم باشە جەنابی وەزیر خێرە مەسەڵەن ئەو کات کە 2020 بوو گوتم لە دهۆک و لە سلێمانی لە هەردووکیان مێ و سندوقیان تەوزیع کردیەوە لە سلێمانی شەرە بۆ خێرە بۆ لە هەولێر تەوزیع ناکرێتن گوتی وڵای ئێوە ئێستا گوتی بودجەی و بودجە گەڕاتەوە بۆ ئەنجومەنی پارێزگا عید بە ئێمە نەمایە گوتی لە دەسەڵاتی ئێمە نەمایە گوتم جەنابی وەزیر ئاخر ناکرێتن ئێستا هەنگاوانیش گلەی دەکەن یان نابی لە هیچ لە هەرێمی کوردستان لە هیچ شوێنێک تەوزیع بکرێ جیاوازی هەبیتن ناکرێتن باشە باواز لە حکوومەت و شت بێنین باشە تۆزە باسی دڵنیام لەوەی بینەرانی بەڕێز حەزەکەن لانی کەم مادەم فەقیرانە ڕەنگە ترسابن ڕەنگەشی نایە وڵا ڕاقە بترسی تۆ معجیزە بکرێت هەنگوینەوە تێزابی تێ بکرێ اینجا با بزانین چۆن بیناسینەوە هەنگوینی باش کامەیە چۆن پەروەردەی بکەین چۆن ئەم دەرمانەی کە جەنابی دکتۆر فەرمووی لە زیاد لە حەدی خۆی نەیەینێ وەکو مامۆستا فەرمووی کە هەنگەکان نەکوژێ با لە جەنابتەوە دەست پێ بکەین هەنگوین لە ڕووی زانستیەوە هەنگوینی باش پێویستە ڕێژەکانی چی بێ و چۆن بێ ڕێژەکان یەکەم جار بەخۆش هەنجین هەش شکلی تێدایە تاڕ سەتا هەشتا شکلی تێدایە بەڵام خەرچیمە دەرێتن ئایا شکلی تێدایانە مەقسەدیان شکری سوکۆرۆزە ئەوەی کەەوە دەکرێتە ناوچای ئەو شکرەیە نابی لە 5 زیاتر تێداوی لە 5 زیاتر تێدابی واتە ئەو هەنجینە لە کوالیتی دەردەچ ینی کوالیتی نزمە ئێستا چ دەکەن ناڕ شکری تێ ناکەن دۆڕ شکرەکەی دەدەنا مێشەکەی وە دەزانن بابرێن فێری هیچە گۆڕێ دەگۆڕێ زۆر دەگۆڕێ ئەگەر بیدەنە مێشەکەی ئەمە لە مختبەری دەزانین بەڵام نە بە تام نە بە ڕنگ نە بە سوتاندون نە بە شتانە بە هیچیان بەدەست ناکرد بە نابیندرێتەوە ئێوەمان لەکوێ دەستکەوە ئەو جە کاگرز ئەوە مەسلەکە دەبی حالەکی جادری دابنێ ئەوی چیا سنتەرێک هەبیتن سرتیفکێتی بدا لە بۆ ئەو هەنگاوانی کابرا 100 کیلو هەیە بینیتن لێبڵە کیلو لێ دابرێ ئەوە هەنجینەکەیت و ئەو فحسەکەیتی ئەوە کوالیتەکەیتی باشە با لە لەیبڵەکەی ئێوە لەمە بە دوا مادەم هەتاوەکو خوا دەرگایەکی خێرەکاتەوە وەزارەت ئەنجومەنی وەزیران پارەی تاقیگەکەیان بۆ سەرفەکە با لەیبڵینەکە بکەن لێبڵینەکە ئەوش ناکرێت چۆن ناکرێت بابرە من سرتیفکێتەکەمدایە ئایا ئەو هەنجینە ئەوی ئەمن سرتیفکێتم دایێت ئەو هەمانە ئەوی تاعبێ دەکە مشکلێت لیژنە هەبێت جاروبار بێنێتەوە ینی ئللا دەبی سنتەرەکەبی بە مەزبوطی ئیشەکە سیستم بیتن ئامن بچ وڵاتان چۆن کردویانە هەیە لە لبنە کاکس حاجیوان تەزانن لێبلی دەبانە شەریکەکەی ئەو شوشەکەی دەبە و لێبلی لێ دەدرێت ئەوە فەحس کرێتەوە هەموو ئەوەی لێ داتن لێ بکرێتەوە تاوە کابرای کڕیار نایکڕی لیژنەکانی قایمقامەتیش دەتوانڕێ پێیان بڵێ بەری وەکو ستیکەری دەرمان بزە لێ دەدێت ئەگە بکرێتەوە ڕاستم تاو ئەگەر تەزویر کرا ئەو موادە کیمیاویانی تیابوو بێگومان نەزانم پسپۆڕی تۆنیە بەڵام هەندێکیان تا ئاستی کوێرکردن و قڕبەسەرکردن خەڵک سەرتەنە هەیە سەرتەنە سەرەتان دروستەکە هەندێک بابەت هەیە ئێستا هەندێک دەرمان هەیە کەەوە بەکار دێت دژەڤار بۆ ئەوانێ ئەگەر بێت و هەنگاوان فێر نەکرێ
لە کاتی مێش هەنجینی خڕ دەکاتەوە نابی ڤاڕوە ئەو شتانە دەرمانی ڤاڕوە لێودا ئەو دەمی ئەو دەرمانە دەستە ناو هەنجینەکەی ئەوەش سەرەتان دروستەکە خەتەرە وەڵام سەر ینی ڕەنگە هەنگوینی ئەسڵیش خەتەر بێ ئەگەر هەنگەوانەکە نەزانیتن کو بەکار بینیتن دەبی بزانی بەکار بینی وەختی هەتا دەگاتە بابرین مانجستەیە چەندە پاش هەنگەوانەکە زیاتر دکتۆرە زانن بەکاری بێنن هەمووی بڵێ خۆی بزانە کاکی ڕەنج هەر دەرمانێک نسبەی مەوادی متەبەقی و نسبەی سامەی دیارە ئەمانەی هەنگوین بەرهەمێنن و لیانە کڕین ئەیزانن هەمووی یەک ئەوانی کە هەمێشەوانی چاکن لە موسمی فەیز یەک ئەو دەرمانانە بەکار نایەنن لە مانجی سێ و بەکاردێنێت تا مانجی چەمانی چار دەست بە شی لەخکردنەوە دەکات ئەو کاتی ئەوەکەی دەبی دەربینی پێویستێکی حتمی شە دەبێ بەکاری بێنین ئەگە بەکاری نێت بە باڕواایەکە مێشەکەی دەکوژیتن لە بەروی ئافەتێکی زۆر موسیبەتە دەبی ساڵی دوو زاریش بەکاری بینی پاشی ئەوەی کە پێشی فەرز و پاش فەرزیش بەکاری بینی ئەگە نازستانە ئەگەر مێش باڕوای تدابی نابێتە خاوەن یەک مێشکار چل 35 ساڵە خەریکی هەنگەوانیت و ئەکادیمیت ڕێگایەکی میلیم پێ بڵێ هەموو داقەیە مختبەری زانکۆی سلێمانی و زانکۆی سەلاحەدینمان دەست ناکە لانی کەم کە بزانین ئەمە هەنگوینی ئەسڵا ئەمە شەکر نییە ئەمە نەخەڵەتاوی ئەمە تێزاب نییە شتێک هەیە خۆی بەگوێی ئەو خیبڕی خۆم بەڵام من ناتوانم کە قەراری مختبەر لەسەر بکەم کە ئیشم لەسەر کردەوە کردیتم هەنجوین کە تامی دەکەی طبعا فترێک دەبین ناو دەوت کە تامەکە خواردت دەدەقەیەک ڕابوەستی ئەگەر هاتوو تامی دەوت گۆڕای ینی لە تامەش طبیعی گۆڕات وشی تفتەشی لێ هەیە ئەو هەنجینە فێر تێدایە ئەو یەک لەو خەواسانەیە کە ئەمە دەزانێت چی تیاابێ احتیمالە هەنجینەکە شكل تدابي احتمال نسبة حموضة زيادة كده احتمال تخمري كلبي شو عندي تخمر راك تهجيني أي تيزاب شون زان بناسين ولا ناوي ما قرزما ما بسوي طبعا أو إذا كانت تيزاب كم بيكات هنجين تيك إذا كبيكات هنجين تيك شو كهات ناو داود تام كيدا قوريتن أتو كتيزاب تيك إذا ست تفاعلات كيميائية جس بيدك أي مواد كيميائية نيشي قوريو تام ورنجشينا به هيا ما ده بله بس ناوكي ماله باف ناوي نعرف طبعا حتى بخوش نبو ناوي تيزاب وشتانا شات بەڵام ئاماوات هەیە دەکەنە ناوێ حتا دەزیشتیش دەبیتن و ناهلی کەسیش پێی نازانێ غیری مختبەر بەخۆ نانە مستحیل لە کەس ناتانێت بەس مختبەر دەزانێ مختبەری مەژ ئێستا مختبەری مەژ ناتانین ئێستا مختبەر ئەو ئەمادەنج ناتانێت مختبەری پێشکەوتوتر هەیە ئەوەی کە حکوومەتی کڕ ئەتوانێ وای لێ بکە ئەوەش بتوانێ ئەو ناتانێت ئەو جیازێک گوتم بە 65 دەفتەریە ئەو دەتانێتن ئێستاما لەگەر کاکفاخری کۆمپانیایەک 65 دەفتەرکردی ئەوەی شەتوانێ حەق نییە حکوومەت ئەمە زیاب بکاکەڵەتەکەی بۆچی ئەوماندانە گوتم کاکە هەتا ئیشەکە بکرێتن عەلاقەل ئەو 20 دەفتەرە بکرێ ئەمە ئەگەر بیکەن بە 65 ئەتوانێ ئەوەش بکە وڵا هەموو شتێک دەکرێت ئەو دەیمی بە 65 دەفتەری بکردن هەموو ئەو فەحسانەی حتا ئەگەر مادەی مبیدی تێدابی حتا ئەگەر لە جێکی دانابیتن مەوادی ئەگەر سبەینێک نامەیەکە لە ئەنجومەنی وەزیرانەوە بۆ بێ بەڵێ دکتۆر تەکلیف دەکەین بە مواسەفاتی ئەو جیهازانە لە چەندێ پارەیە ئەتوانی باشترین مختبەر کە نەتوانن فێڵ لە خەڵکی کوردستان بکەن و نسبەی هەنگوینەکەمان کە وتمان بم مختبەرە فەحس کراوە قەتەر بیکڕێ سعودیە بیکڕێ ئەوروپا بیکڕێ بە چەند ئەتوانی بۆیان بخەمڵێنی کاگڕنج ئەوە بە سعر بەڕاستی عادی من نییە بە تەقریبی بە تەقریبی ئەو جیهازە بە 65 دەفتەریە دەتانی لە کەنەدا بکڕین بێتەوە ێرکوانە نەک لە بۆ تەمەەن ئەگە بێژێ بەس لە بۆ هەنجینی مچنە ئەو دەمی برن ئەکۆنۆمی نیە بەڵام ئەو جیهازە نەک لە بۆنی لە بۆ هەموو ئەخواردنەکانیکە بە 65 دەفتەر دەتانی برێکاکە ئەو ماوەدە خراپانی تێدا ڕەفزە ئەوە باشە و هەروەها لە کوالیتی کۆنتترۆل ئیسفادەی لێ دەکەن لە بۆ دەرمانی لە بۆ پشکنینی چیوچی بۆ هەنارەکەمان هەناری هەڵەبجا توانین بەوە پشکنین و بینێر نەدەرێن معلومات لەسە هەناری لە بۆ هەنارینە ئەو بابەتە چکەیە ئەو جیهازە پێکاتەی کە پیشان دەدا ناتان برێن لە بۆ هەناری بۆ شەربەت و شتیش لەوانە دەبێت بەتاکی لەوەش ئیسفادە لێ دەکەن ینی ئەو مکەویناتی پیشان دەدا چ مکەویناتی پیشان داتن ئەگەر مادەی حکوومەت حتا لە ڕیۆ ئیکۆنۆمیەوە پێ دوانە بە 2 ساڵەتوانێ هەر بە هەنگەوانەکەکان پارێکەکەی دەربکاتەوە ناوەڵ هەنگاوانی فەقیر ئەمەوە 800,000مان وەردەگرت لە بۆ مختبەری تەخر کەمیەکە زیادەکان ناکاتن ئەو زەپیان زۆر بوو ئەو نوع 65 دەفتەری بدەی باوەڕ ناکەم بە هەنگاوانی خەڵکوودە ئیلا دەبی لە بۆ
ئەو 65 دەفتەرە بۆ جیازە بدرێ زامیعە ئیسفادە لێ دەکا کوالیتی کۆنتترۆل ئیسفادە لێ دەکا سناعەت ئیسفادە لێ دەکا متمانە بۆ بەرهەمی ناوخۆی کوردیە گەڕێتەوە لە دەرەوە بەتەکی دەریگو تەمام بەتەکیت ئەو جیهازی کە باز دەکرێت کە لێرە شاد سەحیلەدا خۆ توابی کە دەستە دەوڵەتەکان هەلە سۆ شادی اعتماد دەکەن ئەوانی جاش کە فحز دەکەن بدان مواصفات مطابقە مطابقیە ئەوە سقەیەکی باش پێدەداتن ئەدی ئێستا دکتۆر ئەو فەحسەی لە جامعەی سلاحدین دەکرا کە هەنجینن پێ هەناردی دەرەوە دەکرا لێرە مەجموعە فەحسێک دەکرا ئیوان کەمتر بوو ینی ئێمە باشتر بوو قصدم ئەوانش فحسی خۆیان هەیە هەیە خۆ ئێستا لە کوردستانی جوایە مەسەن ئەو موادانەی کە داخل دەبێ ئەگەر مواصفاتی تەواو نەبی هەر فحسیش ناکە یەکسەر ڕەبز دەکرێتەوە بەڵام ئایا بە چ ڕێگاک داخلی بە قاچاق داخل دەبێتن ئەتوە هەنجین دێتن ئەگەر هەنجین بە کواڵەتی دانەڕاتن ئەو مواصفاتە نەبی داخل نابێت بەڵام بینەرانی بەڕێز بەخوای هێشتا ڕێگای ترمان پێویستە بۆی بزانین چۆن هەنگوینی باش بناسینەوە جەنابەت 45 ساڵە 35 ساڵە خەریکی هەنگوینی دوای ئەم ناوبڕە پێم بڵێ هەنگوینی باش چۆن بناسینەوە بە چاو یا بە زار یا بە ڕێگایەکی میلی بە تاقیگەیەک باشە بە ئەوەی کە ممکنە چونکە چەندین ڕێگای هەیە لە ناوژەر پیاڵەکە وای لێکەوە لەگەر نەخشی فلان دەرچوو ئەسڵە و ئەم قسانە هەمووی هەیە لە ناوی تووبە هاوکارم بەختیار قادر راپۆرتێکی ئامادە کردووە باز لە ژینگەی کوردستانەکە بەپێی راپۆرتەکەی ڕوودا و ژینگەی کوردستان زۆر زۆر لەبارە ئێوەش پشتڕاستیەکەنەوە زۆر لەبارە زۆر لە زۆربەی وڵاتان باشترە لە هەموو وڵاتەشی باشترە الحەمدولله با سەری راپۆرتەکە بکەین بۆ ئەوەی تەنها 1 کیلۆ هەنجون دروست بکەن هەنگەکان بەسەر 4 ملیۆن گوڵدا دەنیشنەوە خۆ ئەگەر ساڵی ڕۆکی تێسوو بێت ئەوە هەنجوینی زۆر و نایە بەرهەم دێنن لە باشووری کوردستان هەنگ لە دەرەوەی شەلگە داخراوەکان بەخێو دەکرێن ئەو هەنگانەی شەکر و شیرینیان پێنادرێت بەرهەمی ساڵیان کەمترە و هەر کیلۆیەک هەنجوین لەسەر هەنگەوان 15 تا 30,000 دینار دەکەوێت ماشەڵڵای لێبی ماشەڵڵا و ئیش کەتی ئەو مێشە خاوەنی 300 پورەنگە و بەرهەمی ساڵی ڕابردووی نزیکەی 2 تۆن هەنجوین بووە لێرە دێتە دوێ مێش بەخۆ تەبیعەتەکەی وێ ئەیوە حەمەدەمین گرشی ساڵانە 3 بۆ 4 وار بە هەنگەکانی دەکات بۆ ئەوەی بەرهەمێکی سروشتی و بێخەوش بفرۆشێت ئەمە ئەنوێ هەنجوینێکی ساغڵە من هەبی ئەگەر چیلۆیەکە ئەگەر هەر چەندی بفرۆشین مشتری گلەیەن لێنەکە ئەمە نانوێ شەکری بدەینە مێشا و مێشەکانن ئەبەینە دەشتێ و ئەی شوڕینین چێن دەرێ زۆر باشە لۆ مێشێ ئەی بینێ وێن دەرێ مشکلەی هەرە گەورن ئی هەنگەوانە لە سەساکردنەوەی بەرهەمیە تا ئەو هەنجوینە ئیرانیە دێ ئەمە بەرهەمی خۆن پێساغمامیتەوە لە هەرێمی کوردستان 21,000 مێشەوان هەن 700,000 پورەنجان هەیە بەرهەمی ساڵی ڕابردووی هەنجوین 700 تۆن بووە ساڵانە لە بازاڕەکانی هەرێمی کوردستان نزیکەی 1200 تۆن هەنجوین دەفرۆشرێت بە تۆن هەیە و بە کەمتر هەیە و بە زیاتر هەیە و حەسەب تەلەبیات و فرۆشتن و یاسین حەمەد 19 ساڵە هەنجوین فرۆشە دوکانەکەی بە تۆن هەنجوینی هاوردەکراوی بیانی لێیە ئەوە چیلۆی بە 7,000 نرخی 1 کیلۆی تەنها 7,000 دینارە چیویەکەی چیلۆی بە وەرەقەچیە هەنجوینی کێوی سندوق و خەڵێفیشی هەیە کیلۆی لە 25,000 دینارەوە دەست پێ دەکات تا 150,000 دینار هەنجوینی ئیرانی لە هەولێر یەکڕین لە سولەیمان یەکڕین سعرەکەی خۆشە خەڵکەکی چینی هەژار و فەقیرە کەم دەرامەتە ئەوی ئەکڕێتوانی پێی بکڕێت و بخوات ئەو ئیرانیەکەی بەڵامی خۆماڵی بڕەگرانە هەنجوینی بیانی ئەوەی ئێرانی چەند تۆنیە فرۆشی ساڵانە لە ئێرانیەکەی وەڵەهی ساڵە زانی ساڵ هەیە 10 تۆنە 20 تۆنە بە بڕیاری وەزارەتی کشتتوکاڵی حکوومەتی هەرێمی کوردستان لەیەکی 8 2020ەوە هاوردەکردنی هەنجوین قەدەغە کراوە وەزارەتیمە وەزارەتەکی خەدەمیە کە بڕیارەکەی دەردەکە کە ڕێنمایەکان دەردەکاتن لایەنیت کە هێلانی جێبەجێکارە بەڕاستی کەم تەرخەمی لەوانە کە ینی بڕیارەکانیمە وەکو خۆی جێبەجێ ناکرێتن بەرزی لە ئاسی ڕوویدەریا هەبوونی سەدان زۆر لەو جیاوگوڵەی هەنگ بۆ بەرهەمێنانی هەنجوین کاریان لەسەر دەکات لە باشووری کوردستان خۆڕسکانە دەستەبەربوونە ئەو بەرهەمەی لەو سروشتە بەرهەم دەهێنرێت
بەهۆی چێبڕشێنەکردنی لەگەڵ بەرهەمی بیانی لە ڕووی نرخەوە هەنگەوان بە سوودێکی کەم و یاخود زەرمەندیش دەبن. بەختیار قادر ڕوودا و دەڤەری باڵەکایەتی. دەستەکانت خۆش بەختیار، دیارە ئەمانی شەمویان پشڕاستی راپۆرتە جوانەکەی جەنابەت دەکەنەوە. وتت کەواتە قسەکانی بەختیار ڕاستە و دلیلیشتانەیە کە هەیە کە زۆر باشە بۆ بەخێکردنی هەنگ. ئەتوانین بیکەن بە کاسپێکی زۆر باش بۆ میلەتە؟ بەڵێ. تا چەند 100,000 کەس دەتوانین بخێنە گەڕ ئەگەر پلانی درێژخایەن و کورتخایەن و ورتە بێ. وڵی هەروەک طبعاً هەنگ پەروەردە فێربوونی هەنگ زۆر زەحمە نییە و کەسەی حەز لێ بکاتن و تەسهیلاتی حکوومەتیش بۆ ئەو شتانێک کە پێداویستە کە بۆی بکرێتن ئاسانکاری زۆر بەسەر. بەخوا من بەقەدەر تۆم لێ بزانایە و ئەو ئەزمونەی تۆم هەبووە و ئەم ئەزمونەیەمانم ببووە بە تایبەتی جەناب ئەکادیمیشی پەیمانگایەک بکەنەوە. ئەمەش پێویستی بە طبعاً دیراسی ئەو مشروعانی کە جەنابەت باسەکەی طبعاً کە تەقدیم دەکەی زۆر بە زەحمەت موافقەی دێتەوە. کەسێکی خەمخۆریتیانە لە بابەتەکەدا بزانیتن کە مەسەرەن زۆر کەسەیە وا دەزانی بەس هەنجینەکە دەخۆت وازان هەنجین مێشەنجی نەوە زەنگە زۆرەیەکە زۆر کەس واتە سەور دەکاتن خۆ خەرکی کوردستان زۆر هەنجوێن ناخواتن یعنی سەتادەی خۆ هەنجوێن خوێر نییە شوشش دەکرێت یەک ساری تەواوی ناکە ناو سەلازەی دادنێت ناو سەلازی دەبەستیتن تەبەلوور دەکە دەرێ و هەنجینە ساغ نیە ئەوەیە بە شێوەی زانستی لە سەدا چەندی کورد هەنگوێن خۆرە بە پێی ئامارەکان بە پێی ئامارەکان لە هەرێمی کوردستان 180 هەنجین خۆرە کورد ئەوەی دەشخواتن وەکو دەرمان دەیخوا مەسەرەن مامۆستایەکی ئاینی یان مەلا عەلی کەسێک برێ بڕۆ هەنجین بخۆ ئەوایە ئێستا ئەگە بە بەراورد لەگەڵ وڵاتێکی وەکو یەمەن 150 هەنجین خۆرە یەمەنیەکان 150 سعودیە 150 نیوە بە نیوە کوێت 142 عێراق لەمە زیاتر دەخواتن 7 بۆ 8 هەندی خەلکی عەرەبەکان ئەخر پێشتر زۆر کەم بوو بۆیە فێر نەبووینەوە ئەوە نازانم مەسەلەی کورد چییە ئەنی خۆی مەوتنی ڕەسەنی ئەسلی هەنگ کوردستانە کە ژیان بۆ جاری دووەم دووبارە بوویتەوە لەو کوردستانە سەری هەڵداوە کە شتێکی حەزرەتی نوحی شایدیمان بۆ دەدەکە ژیان لێرەوە بۆ جاری دووەم دووبارە بووتەوە ئەخر بەس بەڕاستی ئەو ئەمان ترسێن باسی تێزاب و معجیزە و شتەکەن ئەوە لە کوردستان نییە ئەو هەنجینانەی هاوردە دەکرێن ئەو هەنجینانن تا ئێستا خەلکی ئێمە هەمویان ساحب زەمیرن ئەم شتانە ناکەن دەباشە چۆن بزانین هەنگەوانن هەمویان بە دوای دەرمانی سروشتیدا دەگەڕێن 35 ساڵە ئەزمونت هەیە هەنگوینی ئەسڵ چۆن دەناسیەوە تۆ هەنجینی ئەسل تەنها تاقیگە دەتوانی بیناسیتەوە ئەوەی دیکەش هەنگەوان تا حدێک 150 توانی بیناسیتەوە بۆ نمونە ئێستا ئەمە شوشەیە ئەمە پلاستیکە پلاستیک لە چی دروست کراوە موادی نەفتی ئەگەر ئەمەش ڕێگە پێدراوی بەسخۆ ئەمە ڕێگە پێدراو نییە ئەبێ لە شوشە بیتن ئەوەی دیکەش قەپاقەش لە کڕۆمی غەزایی بیتن یا لە ستان ستیل بیتن ئێوە تا کۆمپانیاکەی خۆت هەردووکیانت ئەوە هەردووکیان هەن بەس هیچ شوشەیەکی دنیا چیلۆیەک ناگری پلاستیک دەگری چیلۆیەک ناگری ئێستا چی لێ دەکەی هەموو شوشەی دنیای بینە چیلۆی ناگری کەمترە قیمەتی وەزنی شوشەکەی پارەکەی دێخنە سەر هەنجینەکەی لای ئێوانە ئەمە ئەگەر بشفرۆشین بە ساحبەکە دەرێن کەمترە و بە نرخەکەی بۆ دەشتێنین ئەوە یەک لەوە کاک دکتۆر نەجاتە چەندین جار زانیویەتی شخصە بە 5 کیلۆ بردێ کیلۆکمان زیاد دایتە لەبەرەوە کەمتر دەگرێت چەند کۆمپانیای هەنگوین هەیە لە کوردستان وەکو کۆمپانیا چەندانێکن بە 5 دەژمێت ئێوە دایانکردنەوە هی کوردیەکان و تعلیبی دەکەن ئەگەر زۆر باش بێت چەنە بێت ئەگەر زۆر باشبی هەنگەوان هەیە تا 5 تن 6 تن هەنجینی بەرهەمدێت ئێستا کوردستان 700 تن بەرهەمدێنێ پارسال 700 تن ئەم ساڵ چەنە ئەم ساڵ دیارکە لە نیوەی مانجی هەش دەبڕێتەوە هەنجینە و کات دیار دەکە مەسەن بۆ نمونە پارسال 50 تن هەنجینیە بوو سلێمانی 150 هەبوو لەبەرەوەی ممکن هەیە بیکەینە چەند هێندا ئێمە مەسەلەن ئێستا موقعی جوغرافیای هەرێمی کوردستان جگای 1 ملیۆن پولە هەنگ دەبیتەوە هەنجی لێ بەخێو بکرێتن و لە هەمان کاتدا ئەگەر حکوومەت هاوکارمان بی بتوانی بانقی کشت و کالیدا بنێ بێ زیادە چونکە ئەو زیادەی کە لەسەریتی خەلکی ئێمە مسلمانە وەری ناگری دەبێ ئەو زیادە لەسەری هەستی اینجا ئەو دەعمە بکرێتن توان لە توانادا هەیە حکوومەت هەرێمی کوردستان بە پلانی درێژخایەن چەند کەس بخاتە سەرکار لە بواری هەنگاو ئەگەر بەردەوام بی پلانێکی تۆکمەدا بندرێ بۆ ماوەی 5 ساڵ ئەتوانی 100,000 هەنگەوان لە هەرێمی کوردستان هەبیتن
و هەنجینی کوردستانی شێکێکە لە هەنجینە هەرە باشەکانی داهاتەکەی چەند دەبێت زۆر دەبێت باش دەبێت داهاتەکەی دەبێت بە ئاسی بە حساب بکەین چەند دەبیتن تقریبی حتما 100,000 کەس بەرهەمی هەبێت ئەوە 100,000 عائلە یعنی بێجگە لەوەش بڵین ئەوەی سەربار دەبێت زیادەی ئینتاجیش ئەچێتەوە ناو وانە ئەچێتەوە ناو GDP کوردیەوە وانە ڕنج خۆی هەنگەوان جوتیارە و تەواوکەری کاری جوتیاریشە یعنی هەنگەوان چەند سوودی بخۆ هەیە دوو ئەوەندە سوودی بۆ برات جوتیار هەیە چونکە هەموو شتێک هەموو نەباتێک هەموو گوڵێک بەواستەی هەنگ تەلقیع دەبێت و لە هەمان کاتدا ژیان گرێدراوە بە هەنگ ئەگەر هات و هەنگ لەسەر زەوی نەما بۆ ماوەی 4 ساڵ نەمرۆڤ نەکشتتوکال هیچی نامی نەمی کۆتای پێ ڕاستە لەخوا بە زیابەیەک هەنگاوان کۆرۆنانەی کوشتووە تا ئێستا بە جێری ئەحسایمە لە هەرێمی کوردستان هیچ هەنگاوانێک بە کۆرۆنە نەمردووە هیەوەی هەنگ زۆر پێویاون حتممەە ئێمە ئەوەی هەنگاوانە ئێستا چۆن کەسێکی جغارە کێش فێر بووە کاتێک جگارە نەکێشی هەز بە ناڕەحەتێک دەکەن ئێمە هەنگاوان ئەگە فترەیەک هەنگ پێی وەنەداین هەز بە ناڕەحەتێک دەکەن چۆن لەگەڵ خینوان تێکەر بووە حەز دەکەین پێمان ئازارتان پێ ناگە ئازارێکی زۆر کەم هەز بە خۆشی دەکەین با ئەم بینەرانی بەڕێسەیرێکی ئەم ڤیددیۆ بکەنەوە ئەو هەموو هەنگی پێوە نیشتووە یەک پرسیارە لەکەم وەچمە لای ئەو زۆرترین هەنگ پێوی یابی تا ئێستا چەند دانە بووە بەیەکەوە بە یەک جاری 100 مێشەنجین بۆ دوو دەستەوەدا بە یەک جار بەس مێشەشی زۆر دەڕبوو بەبێ وەچوومە ناوێ ینی بەڕاستی زۆر ئەوە ڕاستە هەنگ دەزانێت دەترسیتیان ناترسیان کە ئینسان چۆن ناو منحەلی ناو هەنگەڵانی ئەگەر ترسی لێنیش یەکسەر هۆرمۆنی ترسکە لە ناو دسمیساوە دەکە هەنگ هەست پێ دەکە هجمی سەر دەکە ئەتوو کە دەستی شانەی دەکەوێت ئێستام دەتانم چل شانەی فەحەسکەم وڵام مێشش پێمەوەدا لەبەر ئەوەی حرکاتی کاتو چ ناوی حرکاتی غیر طبیعیەکەی هێستر هجمی سەر دەکاتن یەکەم جار تا ئەو ئەزمونەت نەبوو دەترسای و هەنگەکان دەیانزانی دەترسی هەر دەرسمە ناو هەنگ مێر بەسەر چاوێدا مەدەستی وێدا بە پێوە دەدام شەو حەوانەوەم نەبوو تام لەگەر دەهاتی قاڵم ئەسوور دەبوو بەڵام ئێستا هیچ چەندی پێمەوەدا احتیاجە بەس یەک شت باس بکەم لەسەر ئینتاج طبعا ئەم لە دیڕاسی مادەستێرم کە یەک لە باوەکانی تاز لە یەک خەلیە 35 کیلۆ هەنجیم دەرهێناوە لە یەک خەلیە 35 کیلۆ هەنجیم دەرهێناوە یعنی ئەگەر بە شێوەیەکی علمی و بە شێوەیەکی زانستی و بۆ شێوەی کار لۆی دانراوە بچێ ناو بابەتەکە بەڵام ئەم حوسەت تەناگەێنینە چەند ئەگەر بەم میکانیزمەی تۆ باسی دەکەی بەس دەبی کەش و هەواش لەگەڵ دابێتن کەش و هەواش لەگە دابێتن دەبتە 4 زعف 5 زعفیش لەبەرەوەی مەسەن ئێستا خۆڵباران کاریگەریی زۆری هەیە لەبەر چ هەنگ دەکوژێ هەنجش نەکوژێتن هەنجی تاخیر دەکەێت ژۆر بەڵام بە شێوەیەشی غیر مباشر دەکوژیتن ئەو تۆزە لەسەر شیلەی دەنیشیتن لەسەر ڕحیقی دەنیشی کە لەسەر هەنجی هەمێشی ناسە سەر شتێکی کە خاوێن نەبێتن طبعا ئەوە شیلەکەی لە هەنجی کوشت ئەوە زۆر مصیبەتە لە بۆ مێشن ڕاستە مێرو لەش هەنگوێن ناخوا هەنجوین هەنجین دەخوا بە تێی دەوروکە مێروی احتیادی دێ دەخوا ئێستاگە خەلی زەعیف بیتن تەماشاکە سڕی مێروسانی بۆ ژیراوە بۆ ناو خەنیە شانە خۆشە بەخێوکردنی چێژی لە دەبینی زۆر ینی کە دەچێ ناوێ هەست پێ ناکەی وەخت خو دەڕواتن زۆر جارەوە بۆ ئەمن لەوان هێنوێش نوڕانم زۆر تاخیر کردو یان سمێنێکە ببانێت چمە زۆر وا دەکەمێ بۆ بتە سەعات 3 ئاگاد لە خۆت ئاگاد لە خۆنی چی لە هەنگەوە فێر بووی ئەم چەند ساڵە بۆ ژیانی خۆت بۆ ئەوەی خۆم ینی حەز بە یەکەم سەحەتێکی چاکە الحەمدولله ئەوە زۆر ئەوە هەنگوێن خۆریت هەنجو خۆرم بەزەم و هانی و بەڵام مێش پێ دوێدا ئەو مهمی ئیسفادەم لە لەسعەکەی کردووە گەناوەم ناوەڵام لەوانەیە وەک ڤاکسینە بەڵێ ڤاکسینە من نەحلێک ئەوەکانە زۆر نەخۆشی ئەوە دەکاتن پرۆپۆلز ئیسفادەم لێ کردیە پرۆپۆلز بۆ مەعیدەیە کە مادەی درەمێەوە لۆ 180 کە کاک عارف بازەکەرانج خۆرەکەم یەکم لەوان لۆ 180 بە خۆمی تاجیشم بەیە خۆت داوتە بە خۆتەوە نه بە خۆ پێم وە دەداتن حەزم لێ مێشی هار دەکەم بۆی پێێتەوە بە ئەمن جارێک تەجروبەم هەو مێشم تەلوین دەکرد کە قیاسی عمری بکەم لە دیڕاسی مادەستێرم خەڵکێکی زۆر دەوران لێدام چەند دەژی مێش عمری مێشی لە موسمی نەشات طبعا ئەم دەتی دراسە و خۆ کردیتم لە مادەستێری لە منطقەی نەشات 18 ڕۆژ دەژی لە منطقەی کوێ یەکە بەهاران لە دەشتی هەولێرێ لە خەبات 18 ڕۆژیایە بە قیاسی ئەوەی کەم کردیتم لە بەهارێ هەر هەنگی 18 ڕۆژ دەژی 18 ڕۆژ دەژی بەس مەریکە مستەمڕی هێرکەی دادێن ئەگەر مەریکە بە قووەت بی 6000 هێرکەی دادێن ئەگەر زۆر بژی 18 دەژی 18 ئەوە بزانە بە موسیمە ئەوە بزانە کە موسمی نەشا زۆر حرەکەی دەکاتن دەستی شیلەی دەین دەباتەوە دەمیتن زۆر حڕووکە لە هەولێر 32 ڕۆژیە لە شەقڵاوەی 6 ڕۆژیە لە سۆران 4 مانگ ژیاوە
بەڵام ئەوە لە ئەوەی لە موسمی نەشات کامیان نەگەیشتە 30 ڕۆژی طبعا هەنگ ئەگەر 1000 کیلومتر فڕی یەکسەر دەمریتن بۆ ئەتو ێستا کە دەسی هەنگ مێش دەبڕیەوە پاشفتەیەک مێشەکە کەم دەبێتەوە لەبەر مێشە هیلاگۆ لە هاتوچۆ عەزەڵاتی هەمووی ئەوە بووە مەلیکە چەندەژی مەلیکە بەخۆی زۆر دەڕوات 7 ساڵ 10 ساڵ دەڕوە بەڵام دەبی ئەتوو 2 ساڵ جارێک نوێکەوە حتى 3 ساڵی مسلمە ئەگەنە مەلیکە زعیف دەبێ دووارن مەلیکە احتیادی زۆر جارویە ناو هەنگ مێش 2 مەلیکە هەبووە چۆن دەبن بە مەلیک بە هەڵبژاردنا ئەمە کە هێلکەی دادنێتن هێلکەی دانا ئەو هێلکانە مێش تەمەشا دەکا ئەگەم طبعا سوپەرسیجەری پێدرێن لە مێشەنجینی کە ئەگە بزانانی مەلیکەی پیرە و توانای هێلکە دانانی نییە لە ڕۆژی یەکەمەوە کە دەفتە یەرەقە غیزا ئەمەلەکەی داتێ خواردنێکی مەلەکی پێداتی کە دیکۆنیک ئەسیدە ترانسی کۆنیک هایدرۆسی دران دیکۆنیکێت کە دەیداتی ئەو مادەی داتێ ئەوە پەروەردەی دەکاتن لەسەر ئەوەی کە بتە مەلیکە بەس خواردنێ بەڵام خواردنی مێشی احتیادی لە خبز النحل و لە جیلی پێکاتوە جەنشین هەیە بەڵێ جەنشینیان هەیە مەلیکەی جەنشین نه بەس یعنی کەم حالەتی نادر هەیە ئەمە دیتیتمان ئەو مەلیکەی پیر ناو خەلیکە ما و احترامیان گرتووە مێشەنجی زۆر وها ئەوە نەکردوە بەڵام دوو نامێنێتن لە ناو مەلیکە شەڕ دەکەن شەکامیان بە قوتربی ئەو دەمێنێتەوە بەس جاری وایە ڕێزی پیرەکەیان گرتووە زۆر زار وا بام لە خەلی خۆم مامەوە زۆر زارم دیوە مەلیکە پیرەکەش ماوە فەرموو برای خۆشەویستم کاگرنس دەست خۆش بی سەلامەت بی ئەمە وەکو هەنگەوان ئەوانەی کە لێرە دانیشتنە هەموو هەنگەوانن ینی کێشەمان لەگەر هەنجینی خراپ و باش نییە لەبەرەوەی هەنجینی باش لای ئێمەیە ئەمە کێشە و مەشاکلی ترمان زۆر هەیە بەس ئێمە هەمانە میلەتەکە هەیەی ئیشاڵ ئەویش حل دەبی بەزەمە کێشە و گرفتی دیمان هەیە لەبەر مەوزوعی هەنگ ئەو ساڵەکە هەنگێکی زۆر لە ناوچووە ینی ڕێژەی ئێستان بەخۆم هەنگەوانم ڕێژەی 150 هەنگەکانم لە ناوچوە چارەسەر بکرێ بە خودایی هیچ دەوراتێک هیچ ینی تەشجیعێک ئەوانە بەڕێوەبەرەتی و مدیر عامی زراعی قەدیم لێرەوە دانیشتێت خانە نیشکرەیە ینی دەرمانی زۆر خراپیان هینە وڵاتە گەنجە قۆزە لە وەزارەتە دەرمانی زۆر خراپیان هینە ئەو وڵاتە ینی ئەنواع مەلیکاتیان هینە داخلیان کرد هەمووی خەلایی هەنگەکانیان تێکدا ینی مێشی خراپیان داخیل کرد ینی ئێستا مێشەوە لە دەرێ هات مەلیکات ئێستا ئیتاز دەکرێت لە دەرێ دێ ینی ئەوەی تیجاریەکی زۆر بە قووەتی پێوەیە بە قاچاق دێ بە قاچاق دێ لە مەتار داخل دەبی کاکە خۆ لە مەتار چیەوە لە مەتاری هەولێر داخل کرێت ئەوروپی دێت ئەوروپی دێ ئەنواع مەلیکات دێ کە لەگەر بیئ ئێرە ناوێت مەلیکە لە دەوری 15000 20000 25000 ینی ئەوەی تیجاری زۆر گەوری پێوە دەکرێت ئەمە 10000 دینار یەک مەلیکە بە 15000 کەچی مەلیکەکانی خۆشمان دەکوژینە و مەلیکەی دێدادنێ ئەوە هەر سارێ و بە جۆر مەلیکی کوردی دەکوژن لە ناو شانەکان ئەوروپی دەکڕن ئەویش ناگونجێ ئەویش لەگەر بیئ ئێرە ناگونجێ ساڵی وە هەوە زۆر ئێستا هەر مێشەوانێک لێرەیە چەندەها مەلیکەی ئەوروپیت کڕیوە کە لە مەتارەوە داخڵ بووە بەڵێ کڕیمە ینی تەجروبە لێ نەبینی نەخێر ئێستا ینی مەلیکاتی ینی یەک جۆرەی هەیە چەند نەوعەچیان هەیە ینی باشن لەگە بیەیە باقیەوەکانی دی هیچی استفادەمان ئەزمونت چییە چۆن بزانین ڕێژەی هەنجینی زیاتر بووە ینی ڕێژەی هەنجین ینی بەجێرەی هەموو هەنگەوانەکان ڕێژەی هەنجین باشە مەلیکەی کوردی عیبی چییە بۆ ئەوانەی خۆمان دەکوژن وەڵڵی کاگرنج ئەمە لە ساڵی 99 هەنگەوانم ینی هەر بە عایلەوە هەنگەوانی ئەمە لە ساڵی 2003 و 4 و 5 و 2007 مێشمان هەر لەو گۆڕەدادەنا ینی هەر هیچ تەشی وامان نەدەکرد لەو مێشانە هەنجینی ئینتاجمان زۆر زیاتر بوو لە ئێستاکە ینی مێشمان زۆر باشتر بوو زۆر چاکتر بوو زۆر نەشاتر بوو ئێستا کە دەچێنە ئەو هەنگانە ینی هیچ نەشاتەشی نییە مێش لە ئاستێکی زۆر خراپدایە خۆمان تێکی دەدەنیا هەڕەشە لەسەر هەنگەکانمان دروست بووە ینی خۆشمان ینی ئەو دەرمانی قەتل و عامی ژیادێ ینی زەرەرێکی زۆر لە مێش دەدا ینی ئەمن بەخۆم لە وڵاتی خۆم بچم دەرمانێک لە وڵاتەکی بکڕم گوڵی وڵاتەکەی خۆمی پێ لە ناو ببام ئێوە مێش زەرەر دەکات میوانەکانم شارەزا و بە ئەزمونن پرسیارێکی دیاریکراوت هەیە بۆیان پرسیاری دیاریکرا و وڵی کێشە و گریفتە تەنها نابی دکتۆر مەسەڵەن شتێکە گرێکوێرەیەک بێ ناڕۆشن بێ داوای ئیشرافێ ئیرشادێ بکەی چییە والله ئەوەندێ داوای لێ دەکەم ینی دەورات بکرێتەوە ینی گەنجی زۆر چاک هاتیتە پێش نەفەری زیرەکن ینی بەس یارمەتی نادرێن لە حکوومەت ینی خانەوادەی ئێوە چەند گەنج خەریکی هەنگەوانیە ئەمن خۆم و
چار برام هەنگەوانی باشە ئەی هیچ دۆست و برادێکە فێر کردووە لە سای ئێوە بوو بێ بەڵێ بەهەنگەوان بەڵێ بەڵێ بەس هەر ناکە ئێستا کە ئەمن دەچینە وڵاتەچی دی هەنگەوانی وڵاتەچی تر وەردەگرین دەچین هەنگەکانی لەسەر حەفت تابقە یعنی حەفت قاتی برند کردیە 5 قاتی برند کردیە لە وڵاتەکەی من هەتا ئێستا هەنگ زۆربەی هەرە زۆری دوو تابقی برند نەبووە بەخوا لە یەمەن کوورەکان لا دیوارێک هەمویان کردو بە کوورە بەسەریەکەوە یعنی لۆ لە وڵاتەیە ئەوان نەفەری زیرەکیان هەیە لۆ لە وڵاتەیە مێژ لەسەر حەفت تابقە لۆ لە وڵاتەکەی من مێژ لەسەر 3 ئیتارە باشە بۆ دەورە ناکەنەوە کاک ڕز پسێ ئەو شتی دیمایە یعنی ئەمە مەشاکلی جێمان هەیە جێوڕێ ئەمن بخۆم هەنگەوانم هەنگ بە خەڵک وە دەدا ئەمن لەو شەقلاوەیە مێشم دانایە مەزرعەکان دەریان کردیمە وەڵا کاکە هەستە لێرە مێشەکەت هەرگرا ئەمنی بێزار کردیە ئێ باشە کاکە ئەمن مێشی خۆم ئە لێرە دانایە بیمەمە چێن دەر ئەوە هینایتمە چییە بینایتمە چۆلەوانی یعنی لە چێن دەری دابنێ هەمووی تۆڵی لە دنیادا شتی وا هەیە زۆنێکی تایبەت حکومت دای بنێ بۆ شتانە تەخسیز دەکا شوێنیان بە حکومت بەڵێ دویان تەخسیز دەکا و عادیان بە تەخسیزەکە بەڵام بە پێش شروعی دانانی منحل دەڕێنمان هەیە بە دانانی لە بەرنامەی پێشوە جەنابی وەزیر کۆمەڵە قەراریان دا کە زانیان کێشەکان چییە ئەگەر بڕۆیتەوە لەگەڵ جەنابی وەزیر ئەمانە مناقەشە دەکەی بە تایبەت وەزیری وەزارەتی زەراعە خۆڵەن مەسەلەن زۆربەی ئەرزی کوردستان بەناوی وەزارەتی زەراعەوە وانە باشە بۆ زۆنێکی ئارام دابین ناکەن بۆ ئەوان هەتا بۆ ئەوانەی کە جارجار دەیان گوێزنەوە لە بەهاراوەە زۆنێکە بێ کە خەڵک شەڕان پێ نەفرۆشە وانە حەقنیە ئەو مناقەشانە بکەن طبعا هەنگ گرنگ هەنگ هەردەی بگوازرێتەوە خەنگ لە جێشی نادانی سابتیکەی تەنها ئەوانەی کە دەزانم بەس زۆنێک هەبێت ئەڵێ زانستیە جەنابی طبعا ئەوی داوای ئینجازی دامەزراندنی هەنگەڵان دەکەن ئەمە ئینجازیان دەڵێن هەنگەڵان بەڕێ ڕێنمای تایبەتمان هەیە بە دامەزراندنی هەنگەڵان ولا پێش لە ڕێنمایەکەی ئەو مشکلەوە چیە مەسەرەن کاک عارف 50 دونمی هەیە عادەکە بەناوی خۆتی مێشوانیە کابرا دەرکاکەوەرە من دۆن وەکتە دەمێت لە عادی من لە خۆ هەمێشی دانێ ڕێنمایەکە ڕێگا پێ ناداتن ئەو کابرا بێ لە سەعادی بدان دەی لا دەی بەناوی خۆت بکەیت طبعا گەوت تەسیلاتە بکرێتن ئەوە یەک لەو ڕێنمای ئەگە بێتە دەرەوە زۆر چاکە ملاحظە چشم ئەو ڕێنماییشە ڕێنمایی دەر هاچێت دەرێ دەبێ عادەکەیان بەناوی خۆی بیتن یان مولک بی یان بەس ئەمە ئاسانە ئەمەی کە تۆیڵێ ئەوە زۆر حسانە ڕێنماییمان هەیە مەتای بە دامەزراندنی هەنگەڵان ڕێنمایمان بەس ڕاستەکەی دەبی عادەکە بەناوی دەبی ئاوە ئەوە زۆر کێشەی پێیان بەناوی خۆی کە دەچی مەسەرن کابرا بەردەڵانە ملکی دەوڵەتە دەوڵەت مەرجی دەوڵەتە بەڵێ ملکی دەوڵەتێک صاحب گوند خفيقي ودرو عقارب من النادم يعني موش دولتي او زوج شيء شلون قلنا فاكر بلام تعليقك من الملكات اجا مزالم دي طبعا امن انزاد ده ما هموش مشوانه شي كهز ملكي درو نكرن او ملكاني كدين زور بيان تلقى نكرين اي دواكي لمطار ما دام ويا وزاره قرار ده طبعا لمطار القرار رسمي ممنوع بس على مطار وده كاك لا كاك لا لمطار سن كسل لمطار ده مطار راتع ها بله شلون؟ كاكرنت لو ما ويبيش استا لما طاري هولير داخل وهنجي مصري كخرابترين هنگا لسر روي زوي كاكا وهمويان دلن لما طار دي بوي كيشبو هنجي ايرانيش لسنوري سليماني داخل كزنيا لدرج هربي ستوما لما طار دي يوادار مقروانيا لا كاكا كاتي وبرادر يا ببورا بس يك دقة ام نصيحتي ام جرنجا وتي دعوا دكم هيت كسك ملكي اجنبي خاتناو مێشەکەی خۆ لەبەر ئەوەی زۆربیان تەلقە نەکرانە یان تەلقەی سناکرێت دەبی هەر مێش مەلیکەیەک بەلای کەمەوە 6,000 حیمەن بستە ناو قابلەی منەوی ئەوی کە دێتن هەمووی لەوانەیە 2,000 بێ یان 3,000 بێ لەوانەیە نیو موسمیێکت بۆ دانێ کۆتا پێێتن قەزیە هاتنی مەلیکە قەدەغەیە هەنگ بات ئیتارات قەدەغەیە بەڵام کە داخل دەبی غیر شەرعیە لەوانەیە بە کشتکوازدا نەڕۆیشتیا ڕاستەکە ڕەنگە لە مەتاڕ ڕێنمایی نەبێ فەقیرە چوزانە نانە هەیتە کەرنتینەوانەیە شعبەتی زراعیمان هەیە کەریتەنەمان هەیە مەمنوع داخل بیتن بەڵام کە دێتن پرس بۆوان ناکە طبعا خۆ شورتە نینە مۆزەفی وێنە پێیان دەڵێن کاکە وەرە ئەوە هەنگ کاتەیە مەمنوع ئەمەوە دەرێ مەمنوع داخل ناویستن هەنگ بە ئیتار مەمنوعە مەلیکەش مەمنوعە لە ڕێنمایەکان بەس بە مەرزوم مەمنوع نییە بە مەرزوم لە پاکێتدا بێتن لە دوایشدا یەک شت هەیە جا بۆچی کە خراپە و ئەزمونیان هەیە بۆ هەر بێت ئەزمەی مەلیکەمان هەیە لە هەموو دنیا لە هەموو دنیادا کاکڕێشوانی مە حەز دەکات مەلیکاتراالیا ئەزنەبی بینیتن ئەگەن هیچ ئەزمونمان تەنها لە هەموو دنیا تەنها ئوسترالیا ئێران مستر هەنگ دەفرۆشی دەوەرە دوو دەفتەر بدەوزات دەتوانی
یەک هەنگ لە ئەلمانیا بکڕی هەنگ نافرۆشن هەنگ بەخۆی هەر چەند زۆربی لە وڵات ئەوە وەکو هەنگێک وەکو کۆمپانیایەکە بەڵام هەنگی مسری ئەوانەی کە دان کڕی و دانهێنا بەس بۆ هەندێک بوو هەنگی خوان پێ بەقەوەتکەن بۆ ئەوەی نەبوو لەو هەنگەی زیادکەن مەسەلە ئەوە هی مالایە بێنن بەخۆتە زۆر هەنگێکی دیکەیە ناناوە بە سەبەت دەڵم زۆر هارن هەنگەکانی دکتۆرەتی بەڵێ دلێر محەممەد هەنگەوان بەڕێزان ئەمە وەکو هەنگەوانانی کوردستان ئەمە یەک لەو هەنگەوانانێکەوە لێرە دانیشینە ئەمە کەسمان هەنگەڵانمان نیە هەموو هەنگ پەروەرین بەس هەنگەڵانمان نییە هەنگەڵان وەکو کاک دکتۆر باسی کرد دەبی شوێنی هەبی جێ هەبی هەتا ئێستا حکوومەتی ساوکارێکی دۆمە نەکردێکەوە جەیەکمان لە بۆ تەرخان بکرێ وەکو کاک موساش باسیەوەی کرد کە مێش لە جەیەکدا دەنێن خەڵکەکە گلەی و گازاندان لێ دەکە عنی کەواتە ئەمە کێشەی هەرە سەرەکیمان دانانی شوێنی دیاریکردنی مێشەکانمانە هەر لە سنووری خۆمانەوە هەتا دەگاتە شیستانەکان دوای خاڵێکی تریشە کێشەی گواستنەوەی هەنگەکانمان ئەمە زۆر جاروێت تووشی زۆر کێشە دەبین لە کاتی گواستنەوەی هەنگەکانمان لۆنمونە لە شارێک و لۆ شارێک لە بازگەکان لە بازگەکان لێرۆ لۆ منتەقەی بابرێن لۆ لای منتەقەی ڕانی و سلێمانی لە ڕانی و سلێمانێکە بێەوە بە هەمان شێوە کێشە چێکزار زۆر لە هۆکاری گواستنەوەمان توش دەبی جاران کە پێتانەڵێن چی؟ داوای کتاب دەکەن یان دەبی بۆ وەزارەت هیچ کتابێکتان بۆ ناکە؟ هەتا ئێستا لە بازگەکانی هەولێر تووشێ و کێشە نەبووینە بەزەکە بمانێ بچنی ئەولا یان لەولا بینەوە ئەو کێشانەمان توش دێ بەس حەقا بۆ هەمویان بکەن بۆ کێشتان خۆتان ناچن داوای کتاب بکەن دەڵێن وەزارەت بۆتان دەکا بەڵێ بەس چەندە من نازانم لە ناوخۆی کوردستانە خوا لە شارێ بۆ شارێ بۆچی هەر بازگە هەبێ بۆچی ئەم هەموو شتە هەبێ ئێستا لە پارێزگای هەولێر هیچ کێشەنی هەتا لە وەختی کۆڕۆنەی کە ڕێگە لە هەموو کەسێک دەگیرا بەس لە هەنگەوان نەدەگیرا ئەمن ئەو کاک دکتۆرە هەموو ڕۆژێک لە بەیانی سعات هەشتەوە دەچووینە دایرەی جاری وا بوو سعات یەکی شەو دوی شەو بۆ هەموویانم لە فەیسبوک بڵاو دەکردەوە بە نووسراوی کۆپی هەموو هاتوچیان پێ دەکرد هەنگاوان ڕێ لێ نەدەگیرا ئەوەی بشێوێت لەم سەرەتایە و بەهارەوەی تر هین بکە ڕێنمایەکە بنێرن بۆ بازەکان بۆ بازەکان ئێستا ڕێ لە هیچ کەسێک ناگیرێ ئەوەی جێی ئەوەش بێ هەویە خۆی پێ بیتن زۆر بە ئاسانی هاتوچۆی خۆی دەکە ئەوەی بشێوێ لە شارێکەوە بەتە شارێکی کە ئەبێک نووسراو بکە نووسراویش بۆ هەموو کەسێک دەکرێت هەرچێ داوا دەکە ئەوە کاکفاخیر ئەوە بەڕێوەبەراتی گشتی نووسراویان بۆ دەکەن بیبەنە کەلار بیبەنە سلێمانی بیبەنە دۆک زۆر احتیاجە بەڵێ ئەوەوە پەیوەندی دەبەستینەکە کاکفاخیر لەو ڕوو بەدوواگە بمانەوێت لە شارێکەوە بچینە شارێککە لۆ کار ئاسمنی خۆمان بەنسبەت مەلیکە باسی مەلیکەی کوردی دەکەن باشەگە مەلیکەی کوردیمان هەیە مەلیکەی کوردی شێوازەکەی چۆنە و ڕەنگەکەی چۆنە ئەمە ئێستا لەوەتی هەنگ بەخێو دەکەن وەکو من لەگە کاک موسا برینە لەوەتی ئەمە هەنگ بەخێو دەکەن ئەمە دەوەزانین ئەوە کوڕلۆنیا ئەوە ئیتالیا ئەوە قەوقاسی ئەوە نازانم چیە ئەگە هەنگی کوردی هەیە کاک دکتۆر عەبدوڕەحیم شێوازی هەنگە کوردیەکە چییە چۆنە و پرسیارێکی کەشم لە کاک نەجات بەنسبەت زیانی گەرمکردنی هەنجوین کە ئەمە دەرێن هەنجوین لۆلمونە ئێستا زۆر کێشەمان لۆ دروست دەبێت لە کاتی زستانە هەنجوینێک بینین بدەینە خەڵکە کەوا هەنجینی شارەزای هەنجوین نەبی هەنجوینێکی تەبەلولی بدەینێ هەنجینێکی بەستوی بدەینێ بەخوای ئەگەر دە قورئاناندانەی دەستی بەسەردادێ دەرێنە ئەوە هەر عادیە و شەکری درایتێ بەڵام کە لۆی گەرم دەکەین هەنجینەکە خاو دەبیتەوە ئەو کاتە باوەڕت پێ دەکاو دەرێت لە مزەمیدەم دانای بەستایە باشە زیانی گەرمکردنەکەی زیانی گەرمکردنەکە هەنگوین مسەرتەن دەبێ بە گەرمکردن پێم خۆش بوو پێشتر باسی مەلیکەکان بکەین بەس یەک دەقە پرسیارێک کەشمای کاک ڕەنس بەنسبەت باس لە دروستکردنی هەنجوینی شەکر دەکەن بۆتە کارگەکانیەوە ناو هەولێرە یەکەچیان لە بەحەرکەی یەکەچیان بەخۆم چوم سەردانیم کرد لە گەڕەکی پێنجی حەسارۆک بوو بە خودای بەخۆم سەردانیم کرد هەنجوینی شەکری دروست دەکرد بە شەکر و ڕازیان و چەند بابەتە چکە لە ناو شاری هەولێر لە پێنجی حەسار گەڕەکی پێنجی حەسارۆکان ئەو بەس ئێستا نازانم مایان پێش 2 ساڵ پێش ئێستا لەوێ ئیشی دەکرد یەکەکیشان لە بەحەرکەیە ئێستاش کە ئەو تەنەکانەی لە بازار مچینە نازەمەم زۆر شارەزە نووسرای عەسەل بنەکات ئەو بنەکات العەسەل لە ناو تەنەکەی بە 20,000 دینارە لە هەولێر دروست دەکرێت لە هەولێر دروست دەکرێت ئەڵێ وتۆتی شەکر بە تامی هەنگوێن سپاس دەست خۆش دوو پرسیاری کرد جارێت خۆ ئەویان بۆ خەڵک گرنگە ئینجا مەلیکەکە هەرچەندە مەلیک و مەلیکە زۆر گرنگە بەڵام مۆزوعی
گەرمکردن ئەیکا بە سەرەتان ناوی بەسەلەی گەرمکردن ئەمن بەڕاستی بە زۆربەی برادرانم بۆ تێوانی هەنگاوان لە منیان پرسیە گەرمکردن نابی بگاتە 100 دەرەجە زۆربەی ئاگام لێیە دەڕۆن دەکەن ناو ئاوی کورایی لە بۆ 5-6 ساعتی 10 ساعتی ئەو تەعاان زۆر زەرری لە ئەوەی دەکات لە هەنجینەکەی ئەسڵە کوالیتەکەی نامینێ HMF دروست دەبیتن و لە مختبەری زۆر بە ئاسانی ڕاست دەستنیشان دەکرێت ئەوە ڕەفزەتەوە هەر بەس بێتە مختبەری ئەمە دەزانین ئەوە گەرم کرا لەو دەرەجانە وا باشترا هەنگوینی ئەسڵ دەیبەستێ هادەی بەستێ بەتەکیت بەس خەڵک وا تێگەشتۆ نایبەستێ هیچ علاقەی بە هەنجینی باش و خراپ علاقەی بە بەستن نابەستندا نیە تەبەلور هیچ علاقەی پێدا نیە بەڵام ئەمن وەکو ڕکمەندێک لە بنگەوە یەکەم جار وەچی هەنجینی خەزن دەکەن با دنکە شەمەی تێدا نەبی یعنی ئەو دەبزانە قماشەی بەکاردی خاستەن لە کاتی هاوینی ئەو دەمی زۆر شلە قماشەی زۆر باش بەکاربینن دنکە شەمەیەکان نستە خوارێ ئەو دنکە شەمەیانە لە بۆ زستانێ دەبیتە بۆ ئەرەی تەبەلور یعنی لەوێ تەبەلورەکە دەست پێ دەکات هەر ئەو دنکە شەمەی تێدابی ئەو هەنجینە تەبەلور دەکات دووەم مەسلەی ئاو لەکەنەمە الحەمدولله ینی ڕێژەی ئاوی زۆر کەمە مشکلەمان لە ئاوی نییە ئەگەر هەر تەبەلوریشی کرد لە 6 دەرەجەی دانێن ینی بابن تەقریمەچی ئاوی گیزەری دەکات لە 6 دەرەجەی حتا دەتاوێتەوە محاولە کۆنچ تاواوە بەسە زیاتر نا لەبەرەوەی زیاتر بمینێتەوە ئەو گەرماتێوە دەکاتن ئەو حامزەی تکەوە لە ناو تشاتەکەی لە ناو هەنجینیدایە ئەو HMF دروستکەواتە لە سەر و سەتەوە یا لە سەتا تێک دەچێ بالضبط لەسەرەوەی هەشتاوە منچێت لە هەشتای بە ئەمن دراسەکەم کردێ ئینشاءالله براوی دەکەینەوە لە بەحسەچی لە مجلێک لە مجلەکانی ئینشاءالله جامعی بیان ئیخۆ ئەوە بی شان دەداتن لە 6 دەرەجەی بەسەر ئەوەندە سەعاتە لە 80 ساعتی احتیمالی لە 80 دەرەجەی ساعتێک بەسە یان کمتر بەڵام لە 100 دەرەجەی هەراسان بە زووترین کات HMF دروست دەبیتن نابی بەکاربینی و ئەنزیمەکانیش تێک دەدا ئەنزیمەکان ناویشی تێک دەچێت ئەی مەلیکا وتە تێبینیتەوە بەنسبەت مەلیکەی برای باسی کرد ئەمە لە کوردستان ڕاستە کارنۆلی هاتیە کارنیکا هاتیە هەموو ئەو بابەتانی باست کرد هەیە قۆقازی هەیە بەڵام چ مهمە لە ناحیەکی بابرین وەکو بەحەسە بکرێتن هەموو هەنگەوانەکان بزانن چەهان هەنگ تازە پێشەوەی بێن باسی ئەو بابەتەمان دەکرد چەهان هەنگ هەم لە ناحیەی هەنجین خڕکردنەوە و لە ناحیەی زۆربوونی ئەوەی ژمارەکەی پێش باسی هەنجینی کوردی بکەم نەبی هەنگ ئەمە باسی هەنگی دەکەم هەنگ مێشەنگی کوردی هەیە هەموو هەجینە هەموو تێکەرە ینی لەسەر مستاوای نەگە لە ڕابردوو هەبووەوە قدیم هەبووە قدیم هەبووە طبعا دائما بمان پاراستە نسلەکەی ئێمە نسلەکەی زۆر باشتر بوو لە بۆ مقاومەی لەگەر ئەو زروفی ئێرە بابرێن لەگەر زروف و جەوی ئێرە ئاشنا بووە باشترین بوو لە بۆ ناحیە دژە نەخۆشی و مانەوە و بەقوەتی بەڵام لە ناحیە خەرکردنەوەی هەنجینی ئایەوەچی ئەوی کارنۆلی و کارنیکایە نەخێر لەبەرەوەی ئەوانی کە لەسەر بە توێژینە و چی وها گەیشتنە دروستبوونی ئەو هەنگوینە هەنگە کوردیەکەس بە لە ڕووی زانستیەوە ناوی چی بوو ئەمە نازانێت چەند ساڵە لە ناو چووە بەخۆی کە جەنجی عێراق و ئێران دەستی پێکرد ئەو خەلکە ئەو گوندانە هەمووی چۆل بوون و ڕاگوێزرانەوە ئیتر زۆر شوێن کیمیا باران کرا و لە فەرهەنگی هەنگەوانیە ناوی میدە میدە لە جیهاندا لە جیهاندا ناوی میدە ئەوە دوو کوردی لبنانی بوون لە کۆنگرەی هەنگەوانانی جیهانی ئەو کات لە ئیتالیا بوو لە کۆنگرەی مناقشان کردو ئەو هەنگیان ڕەنگی ئێران عێراق هەنگی کوردیشان لە ناو زۆر لە ناوچوو و ئەو هەنگەی ئێستاش هەیە ئەوەی بەخێوی دەکە هەرچی هەنگەوانە 195 هەنگی هاوردەیە هەمووشی لە ئێران هاتووە ئەم مەسەلەکە لەوەیە ئەم جوابەکەم دەمویست ئەوەی بدەمەوە ئایا ئێستاما چەند چەند مێژ لەگەر مێشیکە تێکەر بووە کاک عارف دەرێت 109 یان یەکەچکە دێت 180 دەبی ئەوە بە شێوەی زانستی جواب بدرێتەوە ئەمە تەرحی بەحسەکەم کرد لە بۆ ئەو بابەتەی کەوا جیناتی ئەمە ئەو مێشانەی خۆمان لە هەموو کوردستان خڕکەمەوە بنێرم دیێنەکەی جودا بکەمەوە دوای ڕەنگە میدیش ما بێوەنا ڕەنگە لە جێیەکی شوێنێک زیاتر ماکەمە
بەس سە تاکید نمایە گەرما بێ هەنگی کوردی ئەسڵ میدەکە ئەتوانین گەشەی پێ بێ دەبی بگەڕێ دەبی بگەڕین زانین سە چەند تێکرد بووە ئەوە بە شێوەیەکی زانستی دەکرێت لە ڕووی دیێنێەوە ئەتوانین کوردیەکە بدۆزیتەوە لە دوو ڕێگاوە لە ناحیە شکل مۆرفۆلۆژی دەکرا و لە ناحیەی جیناتەکەشی ئەو بەحسم تەڕح کردیا على ئەساس بیکەین بەڵام بڕاستی ئەوش ینی دامەشی دەوێتن بەس کارێکی زۆر مهم کردووە پارەچی دەوێتن کەوا بجەکە ممکنە هەتا 5,000 دلاری بڕواتن بەلای کمیەوە ئایا چهانیان باشە جوابەکە ئەوەیە دەبی لە هەموو کوردستان بە توێژینەوە هەنگەکان هەموو نەوعەکان لە هەموو شوێنەکان دام بدرێ احتیمالی هەنگی کارنیکا لە بۆ لا کوێستانەکان باشبی بەڵام لە بۆ دەشتێ نەوعەچکە باشتر بێ دەستخۆش بە علمی جواب درێتەوە فەرموو زۆر سپاس بۆ ئەم بەرنامە جوانە گەلە کاکڕەند من هەنگەوانم ناوم هابیە سەرسەرم مامۆستا کێشەی گەورەی هەنگاوانان وەکتی تازە جەماعەت باسی کرد بەشی زۆری هەتا ئەو مەلیکانی داخلی کوردستان نەبوون کەس کێشەی ساڵە هاتوون وڵە تقریبا کاک عارف لەوان هەما زیاتر معلومات هێبی زۆر لە مێژە ئەو مەلیکان دوای ڕاپەڕینەوە لە دوای ڕاپەڕینەوە بەڵێ بەڵێ بە تاکید لە پاش 2020ەوە وابزان 2010ەوە ئەو مەلیکانە داخل ئەبن جەنابەت هەنگەوانێکی بەناوبانگ و بە ئەزمونیت خۆت بەکاری دێنیە هەتاوەکو ئەوەی خۆمان وەستا بێ ئەوەی خۆمان مەبەستم ئەوەی کە گونجاوە لەگەڵ ژینگەی خۆمان هی تازەی دەرێ ناخێتە ناو هەنگی خۆتەوە وەڵام من 200 بەکارم هیناوە نەجاحەتم لێ نەهینەوە بەڕاستی لەسەر قسەی جەنابی دکتۆر کە باسی کردگوتی ئەو مەلیکانەی کە دێن باشنینە لەوانەیە تەڵقیحاتیان تەواو نەبی لەوانەیە ئەو مەلیکانە پیر بن لەوانەیە ئەو مەلیکانە نەخۆش بن کە دێنە ئەمەش هەر دەستین وەکی تازە جەماعەت باسی هەستی مەلەکەی خۆمان لەناو دەبن ئەو مەلیکەی بۆ دەرێکە لە ڕۆماندانا ئەو مەلیکە یەک ساڵ زۆر ئیش دەکە و ساڵی پاشتر لەناو دەچێت مەلیکەی خۆتت لەناو دەبرد ئەوە دابنەی لە ڕابردوو بەڵێ بەڵێ مەلیکانی خۆمان زۆر لە بارتر هەنگەکانت زوو قوبوڵی مەلیکە تازەکان دەکرد چۆن؟ هەنگەکان قوبوڵی مەلیکە تازەکان زوو دەکرد بەێ شەر ئەوە حەسەب معلوماتی ئەو هەنگاوانەیە کە هەنگی بەخێو دەکە دەتوانی بە ماوەشکەم ئەو مەلیکەی قبول بکە دەشتوانی ئەو هەنگە ئەو مەلیکەی لەناو بۆ بیکوژی ئەو حەسەب پەروەردەکردنی ئەو هەنگاوانی کوردت بینیوە هەنگوینەکەی ساختە بکە نەخێن من نەمبینیوە ناوەڵە ئەی بیستوتە بیستومە بەڵێ بیستومە فلان هەنگەوان شەکری داوەتێ و بە هەنجینی ئەسلیش دەفرۆشێ بەڵام بەشی زۆری ئەو هەنگاوانانەی کە هەنجینی ئەسلان هەیە مەسەلەن ئەی بۆ نرختانەوەندە گرانە وەکو جەناب کاکڕەنج ئەگەر لە ڕاستیدا ئەمە لێ بکۆرینەوە هەنجینی ئەسلی خۆمان 100% هەنجینی ئەسلیە بە $100 بفرۆشێ هێشتا شکەمە لەبەر ئەوەی هەنجینەکە 100% بۆ هەموو نخۆشەکان بۆ هەموو نخۆشەکان دەرمان و شیفاە بەڵام کەوش تا زەمات باسییان کرد هەنجینی شەکر دێ و نازان دەرمانە معجزەی تێ دەکرێ و ئەوە نەخۆش وێران دەکات کە نەخۆش دەچێت چەند دەکاوە بە $100 بەڵێ تەکلیفەی چەند دەکات چۆن چەندی تێدەچێت تێچووی چەندە ئیچێ کیلۆیەک تێچووی مەسەڵ ئەوە حەسەب هەنگەوانە هەنگەوان هەیە بە 50,000 دەفرۆشین جوینی ئەسلی هەیە بە 30,000 هەیە بە 100,000 دەفرۆش یەک دقە لە ڕخسەتی جەنابەت کاک عارف مەسەلەن بۆچی بە 70 و بە 100 خۆی چەندی تێدەچێت خۆی مەسلەی تێچووی هەنجین هیچ تێناچێ مادیبوونی هەنگەوانی تێدەچێت تەنها ئاخر نا مەسەن گواستنەوە و هێنان قەزدم بێ ئەوەی مادیبوونەکەی هەنگەوانی تێدەچێت لەگە شوێنی ئەو شوێنەیە ئەگەر کەش و هەوا ئەوە بار بیتن ئەوە هەنجینەکە بنۆ هەنگەوانەکەی دێتە ئینتاچ بەرهەمەشی چاو هەرزانە سێ ڕادوەستن بەڵام ئەگە کەشەوە لە باڕی و هەنجین کەم بیتن ئەوە گرانە سێ ڕادەوەسێت کاک عارف چەندی تێدەچێەوە قەبیرە بە چەند والله دەگەرێت و سەر ئەوەی مەسەن خەرجی ساڵانە بزانە ئەو کەسە مەسەن هەر یەکە جەدوەلێکی هەیە بەجێرە و جەدوەلی خۆی ساڵانە حسابی دەکات لە ئەوە ڕۆژ لەگەڵ شاگردەکانی هەمووی کۆی دەکاتەوە دوای دابەشی دەکات بەسەر ئەو چیلۆ هەنجینانەی بزانە چەند چیلۆ هەنجینی بووە ئەو ساڵ دەردەچی مەسەن ساڵێک هەبووە مەسەرەن کە هەنجین کەم بووە چیلۆ هەنجین لە لای ئێمە بە 40,000 بوو 1 چیلۆ هەنجین لەسەرم 56,000 ڕاوەستایە لەبەرچی هەش شاگردم هەبوو لەک نەخۆمیشی دەکرد چیلۆ ئەوەندا ڕاوەستایە بەڵام هەر بە چلیشم داوە ئێستا هەنجین ئەو هەنگوێنەی پشکنینی بۆ کردووە دکتۆر بە چەنە کیلۆی چیلۆ بە 40,000 هەنجین ئەی بۆچی ئەیرە بە $100 ئەوەی دەرێ بە 100 ئەوە سعری مبالغەیە ئەسلەن لەوانە هەنگەوان نین
ئەوانە وەڕەنگە ئەسڵیش نەبێ. بەس برۆشیارن لەوانەیە باشیش نەبێ ئەو هەنجینە هەنجین سعری هەنجینی 40,000 تا 50,000 ئەگە شانەش بی کەوانە بەخۆی دروست کردبی 6,000 هەندەوان هەمووی دەزانن ئەتوان شتێکمان بۆ بکەن لەمە بەدوا لە بازاڕە بەرهەمە کوردیەکان باچنەمبەرێکی هەبێ ستیکەرێکی پێوە بێ و ئێوە لانی کەم هەتا تاقیگەکەتان ئەنجومەنی وەزیران بۆتانەکڕێ لەگەڵ تاقیگەکانی زانکۆی سلێمانی و هەولێر هاو ئاهەنگیەک بکەن والله ئینشاءالله کاک ڕەنز ئەمە لەگە کۆمەڵی هەنگاوانانیش حەز دەکەین ینی بەخوا داوای شتێکی قورسم نەکردووە قورسە ئەگەر مختبەر نەبیتن ئەمە ناتوانین هەنجینی هەنگاوانانیش لێبڵی لێ دەوێنێ برێن وڵاوە 100% سروشتیە ئیلا دەبی لە تاقیگە فەحس بکری ئەو جدوای ینی پێش بەو تاقیگانە فریاکەون فریا ناکەون ئەمن ئێستا هیوادارم ئەنجومەنی وەزیران زوو بۆتان شکراوی دەرخواردی هەنگەکەی لەوانی 100% هەنجینەکەی سروشتی نەبیتن داوامە لە وەزارەت کرد کە علەسەر سنتەرێکدا بەڵکو ئینشاءالله ئەوە بکرێت دوایان بەرنامەیە فەرموو داواکارم لە حکوومەتی هەرێمی کوردستان بە هەموو شێوەیەک ڕێگە لەو هەنجینانە بکرێت کە هەنجینەی ساختە لە دەرەوەی وڵات داخلە بن وەکو تازەش ئەو برادەرە باسی کرد ئەو کەسانەی ئەو هەنجینە دروست ئیزراعات لە گەریان بکرێت چکو خەلکی فەقیر هەیە هەنجین ناناسێ هەنجینێکی شەکر و زایی تێکرا و ئەدا بە کەسێک کە نەخۆشە بۆ دەرمان ئەکرێ جارشکری وێرانی کە و زیاتر نەخۆشیەکە حەز دەکەین لە ڕێگا حکوومەتەوە ئەو زۆرە شتانە قەدەغە بکرێن بە هیچ شێوەیەک داخلی کوردستان نەکرێن هەنجینی ئەسلیش بناسین درێ بە خەڵک بناسین درێ کە هەنجینی ئەسلی ئەوە ئەسلی و ئەوە هەنجینی خراپ دەست خۆش فەرموو سپاس بەخێر بێ سەر چاوم زۆر سپاس کاک ڕەنج بۆ بەرنامەیە ئەمن هەنگاوانم لە نەعەیە شەمامک ئەوە کاک عارفوان جەماعەتی زراعە وەزیر هەر هەمووی دەزانین لە لافاوەکەی هەولێر 500 مێشم لە ناو چوو هەتا ئێستا هەر دەرێن قەرەبوو نازەم ئەو قەرەبووە بۆ چ وەکو معڵەی قەرەبوو کوورەکانت ئاو بردی بەرێ لەگەر ئەو هەندێکیان ئاوی چوە ناو و ئەویت کەش ئەو ئاوەکە دێ تیزابی تێدا ئەوی نەفتی پێ ساف دەکەن و ئەنواع موادی تێدایە تووشی برێن ڤایرۆزشی لە خەلالی دە ڕۆژی نەبرد هەر هەموو لە ناویانە کە کوورەکانت ئاو بردوەتی بۆ تۆمار کراوە ئەوە لزناتێت دوو لزنیان ناردێت چوومەکن وەزیر بێ وەزارەتی کشتتوکاڵ قەرەبوت بکاتەوە وەزیر لەسەری نووسیا وەزیران کرا ئەو برادەری قەرەبووکەشی بوو هەر نێشەکی 120,000 دینار دانرا قەرەبووەکە دانراوە بەس ماوە سەرف بکرا ئەی بڕیاری لێدا نانە لە ئەنجومەن نەگەڕایەوە کاک ڕەنج ئێستا موسمی مێشە سەرفکردنەکە کە دستانی داهات ینی موسمی ئەوسارم ڕۆی ئەم تۆ لەسەر ئەوە دەژی دوانیا بەرێ سێ عالێ لەسەرەوەی دەژی کاک عارفوان هەمووی معروفن دەزانن هەمووی لەسەر هەمووشیان هەنگەوانە بە عایلەوە عایلێکی خێزان وچی کابراەکەی لێ دەیگوتی کاک ڕەنج کاک ڕەنج وچی کابراەکەی لێ دەیگوتیان لە تێنان دەخنکە هەی ئاوی لۆ بناوی لێم گوتی کاتێک مرد گوتی عیب نەبی گوتی و های لێ بکەن ئاوەکەی بەس ئەمەش وامە لێ دێ کە هاوین دەرچوو قەرەبوو نەبووە ئەم دستانە چ لە قەرەبووی بکەم وانە دوای لەگەر ئەوە ڕێزشم ملۆزە نابتان بەس بڕۆ بازاری شێخەڵای ئەو هەنجینە لە تەنەکەیە بەس بزانە حیای مێشەوانەکانیشان بردیانی کاکە ئەوە هەنجینە کاکە هەنجین نییە شتەشی سێریشت کەشت لۆ بجێڕمەوە برادێک وەکو نوکتەکە برادێک داوای هەنجینی لێکردم ئەمیش دامی برادرشکەی لەکەندا بوو گوتی وڵای ئەوە غەژ ناکە بە قسەی خۆی گوتێشی لۆشی لۆ میش بینە لۆ میناوەڵ هەفتەی پاشترێ گوتی کاکە تو عیب ناکەی گوتم کاکە خێرا گوتی وەڵا کەربە شەکرە کەتە بەردەوەم گوتم برامەم دیشتمەم دابووی باشە گوتم کاشی منە تو دەزانێ مە شەکر کە دەدێنی کووە گوتی ناوەڵا گوتم کاکە گەبی دێنێ ناو ئاوێ دەیتاوێنینەوە ئەوە بەو توزەی زمانی خۆی هەری دەچێشی دەیباتە ناو ماعیدەی سافی دەکە ڕتوبەتی لە ناو دەبڕی دەیباتە ناو شانەی ڕۆژی پاش دەدەینەوە دەرێت ئەوەی دەکە ئەو جە دەبتاوە وڵای هەلە خۆم وەم بوو ئەو کاک ڕەنج ئێمە زۆر جاران وامان لاتیە قورعانێک دەست دەینێ کە کابرا لۆ هەنجینێک دەسوودی لۆ بخۆین ئەگەر مختبەر هەبووە خەڵکەکە دڵنیا دەبوو ئەمەش ئەم سوێن و قورعان و شتەشی ناویست دوانیا مەبەستەکەم لەوەیدا کاک ڕەنج حکوومەتی هەرێم هەتا ئێستا هیچ بایەقێکی بە مێشەوانان نەدایە هەرمە خۆڕسکین ئەرێ برادر مێشەکەی من نەخۆشە کاشی فران مێشەوان ئەرێ چ عیلازەکە لێ کردبوو وەڵی ئەوە ئەمیش حین عیلازی بەکاردێنیم زۆر جاران زیاتری پێ لە ناودەوەم بڕۆ دەرمانخانەکان برن لای بوونی پەیمانگایەک ئەگەر پەیمانگایەکی هەنگەوانی هەبێ مناڵەکانتان دەنێرن لەوێ بخوێنێ نەک دەنێرین یعنی ئەگەر منیش منارەکەی خۆم نێرێم تۆم دارێکی خۆ دەنێری یشکە دەینێری بەس هەتا ئێستا ئێمە
با زانستی مێشی بەخێو ناکەین هەر ڕەمەشیە و فەلاعیە کاگرنج بڕۆ گومرجی دەرمانە قڕکەرەکان لەگە دەرمانی مێشان لەگە یەکدانرایە با ئەو خاڵێکیان فەرمایش شتێکت هەیە کێ قسێ ئەفەرمێ باشە بەقوت بە سێ خولەکم ماوە بفەرموو بەمنسبەت ئەو مەلیکانەی مەسەلەن کوردەواری بەرێ هەیە و دەستەکەویتن ئێستا مەسەلەن ئەو مەلیکانە هاتینە زۆری ڕاستە مەسەلەن کارنیکایە لە چستانێ بەکەم نایە بەس لێرە لە هەولێرێ باشە بەس هەیە ئێستا ئەمن پێش 5 تا 6 سال پێش ئێستا لە خواکوورچی بووم مێش لە داری زۆر بوو مێش هەبووە بڕیتمەوە لە داری 40 کیلۆ هەنجینی تێدا بووە 40 کیلۆ هەنجینی تێدا بووە مەلیکەکەی کوردیە کوردی خۆمان نابرین هیچ ئەوە چ تێدانێت چکەم مێشەوان ناس نەخوا کوورچووی ئەو مێشانە مەلیکەکەی کوردیە مەبەستە ئەوەیە میدا مادا مەلیکەکەی خۆی کوردی ئەسلیە مەسەلەن داخوا 100 سارە هەیە 200 سارە هەیە لەوێ ئەو مەلیکانە ئێستاژیاوە یەکتریان تەواو کردووە لەناو ئەو داران ئێستا مەسەلەن لە دارەکان هەیە هەشە لە گوندەکانیش ماینە هەیە ئێستا برادرم هەیە لە چێن دەرێ لە خواکوورک لە خواکوورک خواکوورک بەس ئێستا کەس نایات احتیمالەوە لەبەر شێستانی کەمەخ مێش ناچی تێ بەس زەنابی دکتۆرە لە ڕەنگە وا بێ زانیاریەکە بەڵێ هەشە ئێستا لە گوندان 37 سارە مێشی هەیە نەیکڕیە هەر ئی خۆمانی ئەسلیە ئێستا بەخۆم لەوانە 6 مەلیکەم دوونێ لەو هاتیە ئەتوان ڕێزیا بکرێ دەست خۆش سپاس دەکەم بەڵام ئەمە ئەگەر هەجی فەرموو دوا قسە بۆ جەنابەت هەردانی شەلات دەستخۆشی بەرنامەکرد لێ یەکەم کاگڕاز بەخێرهاتی میوانەکانەکەم بەڕاستی ئێمە وەکو هەنگەوانان کێشەی زۆرمان هەیە ڕاستە برادران زۆریان باس کرد بەڵام ئێمە کێشە هەرێ سەرچێکەکەمان نەبوونی سنتەرەکە یان نەبوونی شوێنێک لۆ دەورە و لۆ فێربوون و زیاتر شارەزابوون لە مەسەلەی پەروەردەکردنی هەنگ ئەنی ئەوە کێشەی زۆر سەرچیان نەبوونی شوێنێکە یان ئینتاجکردنی سندوقە ئیتارە شەمێ ینی ئەوانە بەڕاستی هەمووی کێشەنە لە بۆ هەنگەوانان ئێستا من ئەگە بمەوێ ئینتاجی شەمێ بکەم یان بمەوێ ئینتاجی سندوق بکەم نازام لە چێ بینم ئەبی لە بازاڕیان ئەوەی ئێرانی زیاتر ئەوانە بەکاربیینی یان کێشەی سەرەکی کێشەی کەمانەیە ساختکردنەوەی هەنجینەکەمانە ئەنیا من هێشتا بەخۆم یەک لە خۆم ساڵانە گرفتی ئەوەم هەیە ئەو هەنجینەی خۆم کو سەرف بکەم کوی ساختکەمەوە لە کوێی ساختکەمەوە ینی لە مارکێتەکان بەشی بە بازارکردن لە وەزارەت هیچ ڕۆڵێکیان هەیە لەمە نەخەڵی تەسویق ناتوانن کاگڕنج هەم کۆمەڵی هەنگەوانان هەبوو بەشەکەمە بەس ڕۆڵی هەیە بەڵام وشەی ناکە کاگڕنج بازارکردن هەیە تەسویق بۆ هەموو شتێکی خۆمان بکات کاگڕنج ئەم کۆمەڵی هەنگەوانان کەم تەرخەمە لەوەی کە نایانەوێ خەڵکی زیاتر شارەزا بکەن خەڵکی زیاتر فێر بکەن بەڕاستی لەسەرەوان ئەوان ئەتوانن برن ئەیمەهان برن لەوەی تەشجیعمان بکەن دەست خۆش بۆچی ئەوە ناکەن بۆچی احتیکاری زانیاریەکەن و حەز ناکەن خەڵک فێر بێ و پەروەردە بێ نا بە پیچەوانەوە کاکڕنج بەڵکو لەوانەیە تا ئێستا 250 دەورەمان کردبییتەوە زۆر لە هەنگەوان هەیە لێرە ئێستا 4,000 تێدا بەشدار بووە بەڵام پێویستی بە دەعمە لە کاتی خۆی مەسەن منەزەمەی فاو هەبوو دەورات لەسەر دەورە بووە ئارتی ئەمریکی هەبوو دامی دەکردین ئێستا چێ بکە کاکە دەورە وە مەسەن دەورێ دەکەیت ئێستا مە سنتەرێکمان هەیە لە شەقلاوی ئەو سنتەرە باوەڕ بکە یعنی پارەی کارەبای بەسپی کارەبای جاری وایە 3 میلیۆن داهات بۆ مانگێک دەچوینە مەحافزەی کاکا دەیگۆ عیدی خۆتانەوە دەزان ئەوی هەنگەوان بیتن هەمووی بەس دەردەفرۆشی دەستە خۆش بێت بەخێر بن سەر چاوەکانم سپاس بۆ ئامادەبوونی مولایەکتان هیوادارم ئەنجومەنی وەزیرانی بەڕێز پارەی ئەو تاقیگانە سەرف بکات و هەروەها کوالڵەتی کۆنتترۆل و لیژنەکانی قایم قامیەت ودام و دەستگا پەیوەنددارەکان وەزارەتی تەندروستی سوود لە قسەی ئەم بەڕێزانە ببینە لەسەر ئەو هەموو هەنگوینە ساختای کە لە بازارەکانی کوردستانە هەیە وهانی هەنگوینی ناوخۆ بدرێ بە پێی قسەی ئەمانەتوان زیاتر لە 100,000 خەڵک بکرێ بە هەنگەوان و بەڕاستی ئێمە پێویستیشمان بە سنتەرێکی پەرەپێدان پەیمانگایەک ناوەندێک بەشێک لە وەزارەتی کشتتوکاڵ هەیە بە تایبەت بۆ ئەم
بوارە گرنگە. بەڕاستی بەرنمێکی خۆش بوو بەلای منەوە زۆر شتان لە فێر بووم دەستان خۆش بێ زۆر زۆر سپاس ماندوو نەبن. ئێوەش ئینشاءڵڵا مۆفەق و سەرکەوتوو بن و ئەمساڵ کوورەکانتان چەند هێندەی جاران هەنگوینی هەبێ بەخێر بن سەر چاوم. والله نازانم ئەمانە خۆمانە ئەسمە خوا حافیز بینەرانیێژە خوا حافیز.